وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. بەردەوامین لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە، دادگاهە 29. من ئەمشەو کەس بە عنوانە شاهد نایرمە ناوام دادگا و سعیەکەم لە چوارچێوەی سنگ و منە لە مەسائلێکی فرە بدوێم تا نکاتێک کە لە تەیە 28 دادگاهە ڕابردووە کەوت کەسە بەرنەزەرە بیسەر و بینەر، کەوت کەسە بەرنەزەرە ئەوانەی کە قەرارە حکم بدەن و فێرە قەزاوەت و حکمدان بوون، بتوانن بە شێوەیەکی ئەمیقتر، قوڵتر نەزەراتە خۆیان ئاراستە بکەن، دەستەبەندی بکەن، جەم بکەن و بتوانن بفەهمن کە ئێشەی چۆن هەڵس و کەوت بکەن و چۆن قەدەم هەڵگرن. شاید ئێمەمانان ئەگەر نمودە جامعەمان بگرتایە و ئەگەر اتفاقێکمان تیا بکەوتایە ئەمانزانی چه مەسئلەیەک و مەسائلێ بەسەرمانە قەومی. من هەرەوەندە ئیشارە پێ بکەم کە لە ناوە ئەدەبیاتە جەهانە، بە تایبەتی لە ناوە ئەدەبیاتە تەمەدونە کوردیە، نوکتەیەک هەست کە جێگەی گرتگە و شتێکە بە ناوە زووسان یا زمستان یا خوەر. ئەمانە هەر کامیان نەمادێکن کە گەرەکیسی شەرایەتێ مەترحکە. خوەر کە ئەوێتۆ سەرچاوی نور، سەرچاوی گەرما، سەرچاوی هەستی بەخشین و ژیان، تۆ بە هەر فاسڵەیەک لەم گەرما، لەم هێزە، لەم خوێنجمانە دوورکەویتۆ، بە هەمان میزان تاریکی، سەردی، تەجمید و ئینجماد ڕووتێەکە. من محاولەکەم لە ڕاستای مەفاهیمێکا کە بەکاری ئەوەم شتانێک مەترحکەم کە لە هەر بەشێکی ئەم کوردەوارە خەڵک لێ تێئەگا. پس وەختێک زمستان مەترحەوێ، زووسان مەترحەوێت لە ناوە ئەدەبیاتە و کەسانێک کە قەرارە فەزایەک تەرسیمکەن، شەرایەتێک باس بکەن، وەختێک بەحسە زمستانەکەن، بەحسە فەسڵێکەکەن کە گەرما و جم و جۆڵ مەماکە، بەحسی فەسڵێک ئەکەن کە ئینجمادە و لەم ئینجمادا فرشتێک لەدەست ئەچێت، سەرسەوزی و تەراوەت لەدەست ئەچێ، جنب و جۆش و هەڵس و کەوت لەدەست ئەچێ، مەسئولیەت لەدەست ئەچێ و گشتی سەڕ ئەکرێ، لەگرا اتفاقێک ئەکەوێ، ئینفساڵ دەست پێیەکە و ئینجماد دەست پێیەکە. بۆیە وەختی زمستان تێت و مەقولەیە زستان مەترحەکرێت، تۆ ئیشێ بزانی ئەم زستانە چ شەرایەتێک ئەخولقێنێ. لە دادگاکانە پێشووترە ئێمە مەسائلێکمان مەترح کرد کە تێنە سەری. گەورەترین سوالێک کە ئێشێ لە دوای ئەم دادگانە تا دادگاهە 28 بۆ مردم مەترح بوو بێت و هاتبێتە کایەوە ئەمەسەکە کەسانێک کە لەم سەرزەمینە ئیمڕۆ نەقشە تێگەیشتوان و ڕیش چەرمەگان و پیرانە قەدیم و دانایانە قەدیم ئیمڕۆ لە چوارچێوە و لە جامەی یان لە بەرگە ڕووناکبیر و ڕۆژنامەوان و دکتۆر و پسپۆڕ و متەخەسس و متفەکر و ئەوانە تێنە کایەوە و یا بە سوورەتە مؤسسات و نەهادگەلێک وەکو حیزب و دائیرە و دانشگا و ئاموزش و پەروەرش تێنە بەرەو. بۆچی لە تەیە 33 ساڵە ڕابردووە نەیانتوانی مەقولەیە نابودی، ئینجماد و تەجمیدکردن و دەستپێکردنە فەسڵە زمستان کە ئەگا بە چلە و ئەگا بە سەرداییەکەی مطلقی لە تەمامە بەشەکانی و محاولە بکەن بیناسێنن، بگەڕێن بە شوێنیان. بۆ ئەم اتفاقە نەکەفت. بۆ ئێمەمانان فقط لە زمستان سۆزە سەرماکەی تێئەگەین و نازانین ئەواقبە ئەم سۆزە سەرما تاریکی ها بە شوێنە و فاسڵە لە یەکگرتنی ها بە شوێنە و بە قەوڵێک مەسەڵەن ئێمەمانان
وقتی مواجه اوین تکه ام شعر مهدی اخوان سالسه که ایجی سلامت را نمیخواهند پاسخ گفت سرها در گریبان است. کسی سر بر نیارد کرد پاسخ گفتن و دیدار یاران را نگه جز پیش پا را دید نتواند که ره تاریک و لغزان است و گردست محبت سوی کسی یازی به اکراه آورد دست از بغل بیرون که سرما سخت سوزان است. نفس که از گرمگاه سینه بیرون می آید برون ابری شود تاریک چو دیداری ایستد در پیش چشمانت. نفس کینه است پس دیگر چه داری چشم ز چشم دوستان دور یا نزدیک. تێگەیشتنن لەم کەلەماتەی کە کەسانێک ڕەدیفیەکەنە پشتە سەری یەکتری و گەلێکیانە بەحس لە شەرایەتێ بکەن لەوانەیە ساعەتها ساڵها مشت و مڕی گەرەکەن. بزانن سوعالە گەورە ئەمەسە بوو لەم سەرزەمینە یەک نەفەر سعی ناکە ئەبعاد مختلفە انفصال و انجماد و لبینچون جامعه و روابط ئینسانەکان لە سەرزەمینە کوردەوارە مشخص بکە بۆ کەس تعریفێکی لە جۆرم نییە، بۆ کەس تعریفێکی لە جنایەت نییە، بۆ کەس تعریفێکی لە خیانەت نییە، وەلێ بە سوورەتێکی ڕووکەش سەتحی ئەوەی کە بە ئیدراکات سادەیە حسی بێ ئەوەی کە تۆ هیچ تعمق و ئەحساسێکە تیابە بزوێنێت ئەکەویتە ناو مەسائلێک وەک فکرەکەی ئەمیق نەبوون قوڵ نەبوونیش بە تۆ ئەم مەجالە ئەدات کە لەم دنیا تۆیەک بمێنێت، شخصیەتێک بمێنێت، پەرسۆناڵیتیەک بمێنێت. من بۆ ئەمانە تێمە سەریان و ئەمشەو محاولە ئەەکەم لە ڕاستای سەنگ و مەنە. سەنگ و من هەمان تەرازووە، هەمان میزانە. لە کوردەواریە ئێمە دانایان پێیان وت کە سەنگ و من نە مەنگ. من بیستگمە کەسانێ بەکاری ئەوەن وە بە مەنگ بەکاری ئەوەن. من خب ئەمن ئەمشەو سعیەکەم لە متونێکی مختلف ئاشنا بە ئێوە، ئاشنا بە فەرهەنگە ئێوە دەست پێ بکەم و بعد لە بەشێکی فرە لە ژیانە ئیجتیماعیە خۆمانە و بڕۆمە ناوی و بێژم ئەم فەسڵە ئەنجەمادە بۆ ئیتفاق کەوتگە. ئەمەی کە تۆ کەسانێک ئەوێنی لە ژێرە ناوە حکوومەت، لە ژێرە ناوە ئیمکانات حاکمیەت، لە ژێرە ناوە مؤسساتە حاکمیەت و تا ئەم دقیقە ئەم کارەی کە بە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەکریاگە پێیان بۆ نەکریاگە، بۆ نەچووبن، نازانن یان داستان شتێکی ترە. خب من سعیەکەم کە بە گۆرانیەک دەست پێ بکەم. ئەم گۆرانیە نازانم کێوت کەسی کۆپلەیەکیشی لێ تێناگەم، یعنی مشخص نییە لێم و گەڕیان بە شوێنە تەکستەکەیشیان نەمدۆزیوە. فکرەکەم کارە ئاغای سەعید عیبادەتیان وێت، فکرەکەم و بۆیە ئەو کۆپلەیە کە نایزانم و خاسی لێ تێناگەم بۆ خاترەوەی کە لە ناو موسیقیەکە گم ئەوێت و خاصدانی پێوە نانرێت و من ناتوانم تەشخیص بدەم دقیقەن چی ئێژێ و ما بەقی حەدس لێ ئەدەم کە دروست ئەی خوێنمەوە و دروست تێ ئەگەم لەسەری دای ئەنێم و قسەکانمان بەوە دەست پێ ئەەکەین. گۆرانیە بە ناوی پابڕان، یعنی پێبڕان، یعنی تۆ ئەوڕێ لە شتێک، پێت ئەوڕێ لە شتێک و لە شتێکا نامێنی تۆ. خب
وفرلولە و ڕێبەناونە و کەس وە کەس نەیری خەبەر. تعبیر زمستانە. وفرلولە بەفرەلولە و ڕێبەنانە و ڕێگە بەسیاگە و کەس وە کەس نەیری خەبەر. ئەمە اتفاقێکە کە لە جامعا کەوتگە، زمستانێ هاتگە، وەفرەلورە و بەورێکی ساردی فرەی فراوان ئەوارێت ڕێگەی داخستگە و ارتباتە فیمابین ئینسانەکانی لەبین بردگە. جا ئێمە تێنە سەرەوەی کە ئەم تعبیرە وەفرەلول و ڕێبەنان و زمستانە و کەس وە کەس نەیری خەبەر، سووزە سەردە و زمستانە و کەس وە کەس نەیری خەبەر، سۆزە سەرماوس و زووسانە و کەس، یعنی پەرسۆناڵەتی ئینسانەکان خەبەری لە کەس نەماکە. کەس لەگرا فقط لەشە گۆشتن نییە، لەگرا فقط ناو نییە. کەس لەگرا ئەو تایبەتمەندیە پەرسۆناڵەتیە ئینسانێکە کە مەوجودیەتی هەست لە ناو خێڵە کەسانێکی ترە. خب اتفاقی کەوتکە تەرسیمی ئەکات بە دیمەنە زمستان، بە دیمەنە بەفر و ڕێبەنداون و بەفرەلول و سۆزە سەردە کە حاکم بووگە بەم فەزا. سوزە سەردە و زمستانە و کەس وە کەس نەیری خەوەر. ئێمەش بزانین ئەم سۆزە سەردە، ئەم زمستانە چه شەکڵیە. زمستانە تەبیعەت ئەزانین، گۆی زەوی فاسڵەی ئەکەوێتە نێوانی لە گرتنە تیشکە خۆرەتاوە و تیشکە خۆرەتاوێکی کەمتر ئەگرێ، ڕۆژەکان کورتتر ئەون، خۆر بە زاویەکی عەمودیە مطلق ناتاوێتە سەر ژیانە خەڵکی. دەرنەتیجە سەمەرەکەی ئەوێ بەچی؟ سەمەرەکەی ئەوێ بەوەی کە ڕۆشناوی ڕۆژ کۆتاتر ئەوێتۆ، تارمایی حاکم ئەوێ، هەورە، سەردیە، هەواز، تەبیعەت وەکو جامعە سەڕەوێت تا بنواڕیت مەرگە و فاسڵەز بەسەر جەهانە حاکم بووگە. ئەوەسە کە تۆ لە تەبیعەتا ئەیوێنیت. ئەمە زمستانێکە کە لە تەبیعەتا هەست. ئەمما وەختی کەسی تێدە خاڵت ئەدا و تۆ ڕەبتت هەست بەم زمستانە و لەگرا ئینسانی خەریکە بەحسیەکات هەمان زمستان کە تۆ لە خۆر و دوور کەوتکی تۆ، فاسڵەی نێوانە گۆی زەوی و خۆرەتا و فرەتر بووگە. ئەمیش حاکمە. خۆرەتاو وەکو سەرچاوی گەرما، وەکو سەرچاوی دانایی، وەکو سەرچاوی مەعرفەت، وەکو چەسبێک کە ئەم تەبیعەتە ئەلکینی بە یەکۆ مۆتۆرەکەی خاتەڕێ. ئەم اتفاقی تیاکەوتگە و زەمین بەهرەیەکی کەمتری لێگرێ، لەزا ئەچێتە ناوە فەسڵ زمستان. ئەمما هەمان زمستان لە ناوە کۆمەڵگای ئینسانیشا حاکم بووگە. خۆ ئەم دووە ئەدا لە یەکتری. ئێمە ئەوە ئەناسین و ئەوە ئەوێنین. سەرما دەست پێکات ڕۆژەکان کورتتر ئەوون و تاریکی زیاتر ئەوێت، سۆز و بەفر و باران و ڕێبەنان و بەفرەلول و ئەمانە ئەوێنین، تۆفان و باهۆز و گەردەلول و ئەمانە ئەوێنین. بەڵام لە کناریە ئەوانەی کە ڕەبتی بە جامعە و ئەم تۆفان و گەردەلول و بەفر و باران و سۆز و سەرما کە فاسڵە ئەخاتە نێوانە ئینسانەکانە، کەس وە کەس نەیری خەوەر. ئەمە چییە؟ ئەمە چییە؟ و ئەمە ئیشی چۆن بخوێنینەوە؟ خۆ ئەدامە ئەدەین.
تیکە بوو کە من وتم خاز لێی تێناگەم نازانم ێژە زاڵ قسیە باوڵە مەرگە ئی دەروەچەی ڕەزەنە گەزەنە گوزەرە دەقیق نازانم و تێکستەکەی لەبەردەستمان نییە بۆیە لەسەر ئەمە ناوێسم. خۆم تیکە خێرێ مهم و هەر کەسێ لە هەوڵ گیانە و کەس وە کەس نەیری خەبەر ئەو شەرایطە کە ئەم زمستانیە دروست کردگە هەر کەسێ لە هەوڵ گیانە و هەر کەسێ گەرەکیسی بمێنێت و کەس وە کەس نەیری خەبەر ترسێ لەگرا حاکم بووگە ئەم ترسە نمودەکانی بە سەرما و سۆز و ڕێبەنان و سڕبوونە تەبیعەت و مەرگە تەبیعەت و تاریکی و زیاتر بوونەوەی شەو و کەمفروغ بوونەوەی خۆر و نور و تیشکە ئێستا هەر ئەمە شەرایطە مەرگی دروست کردگە وە کەس نەیری خەوەر کەواتە هەر کەسێ لە هەوڵ گیانە و کەس لە کەس نەیری خەوەر تەبیعەتەن یەک شەرایطە دەرەکیەک حاکم بووگە هەوڵ گیانی دروست کردگە وە کەسێک ئیتر لە کەسێک خەبەری نەماگە ئەم خەبەرە یعنێ بتەوی و پەیوەندیە کۆمەڵایەتی یعنێ هەبوونە مەسئولیەت و حزورە لە ناو جەمعە کۆبوونەوە لە دەوری یەکتریە لە ساحەی عمومی بوونە ئەمە نەماگە هەوڵ گیانە هاتگە ئەو هەوڵە گیانە لەو زمستانە تەبیعەتە مشخەسە ئەمما ئەم هەوڵە گیانە کە ئەم زمستانە ئینسانی و کۆمەلگایە دروست کردگە ئەمە چییە؟ خۆ ئێدامەدا ئەم فەقەت وەسفیەکە کەس خەوەر نەیری لە سووز لەم شووری یاراونە قەدیم لەگرا جوابە کاک محەممەد ڕەوفە کەوتی ئێمە هەر کۆمەڵگا بووگین پس ئێمە لەگرا ئەفەهمین یارانە قەدیمێک بوو شوورێکیان بوو سۆزێکیان بوو سۆزە گەرماوێکیان بوو و ئەم سۆز کەس خەوەر نەیری ئەوە ئیتر نەما کۆچی کرد چوو کەس خەوەر نەیری کەس هیچ خەوەرێکی لێ نەماگە لە سووز و شووری یارانە قەدیم ئەو دەمەی کە ئێمە کۆمەڵگا بووین
و جامعە بووین زمستانێ بەسەرمان هاتگە و ئێشێ ئێمە ئەم زمستانە بەڕەسیکەین کە ئەمشەو ئێمە ئەم زمستانە بەڕەسیەکەین چه اتفاقی کەفتگە دڵکەنین و پابڕاونە و کەس وە کەس نەیری خەوەر دڵ ئەکەنین و لە یەکتری جگێ ئەوین و پابڕانە و بەجێی تێڵین و پامانی لێ دەرتێرین و کەس لە کەس نەیری خەوەر هەر تەسلیمی کاتۆ کە چه فەزایەکە ئەم فەزایە حاکەمە فیما بین ئینسانەکانە هەرچی نوڕم کەس نیە ناوسم گشتی بێگاو نەزانی هەرچیان وارم کەس ناناسم گشتی بووگەوە بێگانە لەم زەمانە تۆ ئەحساسم مطلقە بێگانگی ئەەکەی لە ناوە کەسانێکا کە ئێشێ بیان ناسی تۆ چۆن ئەمە ناناسی چون یە اتفاقی کەوتگە یە سەنگومەنی نەماگە یەک میراتە تاریخیە نەماگە یە فەرهەنگێک کە بە عنوانە سافتوەرێک کە تۆ ئینسان هەڵس و کەوتە ئەکرد و یە چەسپێک کە ئەم کۆمەڵگایە گرت بوو بە یەک و معنای پەیا ئەکرد نەماگە هەرچی ئەنوارێت کەس ناناسێت گشتی بێگانەس ئەمە چییە چه اتفاقی کەوتکە سەر و چاویان نەماگە و زوانی یەکتری قسە ناکەن و شکڵ یەکتری لەباس ناکەنە بەر هەمان خۆراک ناخۆن کە قەبلەن ئەیان خوارد با فاسۆلیا ئەخۆن و ترخێنە ئەخۆن و دۆی نەخۆن و شەلەمین ئەخۆن و مزرۆکە ئەخۆن و بەربەسیل ئەخۆن و هەروانە ئەخۆن کە قەبلەن ئەیان خوارد دەمە قۆپانە جۆرا و جۆر ئەکەنە بەر و بە پارچەی جۆرا و جۆر و بە دووخت و دوورینە جۆرا و جۆر و وەلێ گشتی بێگانەس لە یەک گشتی بێگانە کریاگە لە یەک چه اتفاقێکەکە هەرچی ئەنوارت کەس ناناسیت ئەمە ئەوانە نیان و ئەحساس غوربەت ئەکا لە ناوە توودەیەکی عەزیمە جەمعیەتیە تۆ غەریبی تۆ تەنیا کەوتگی تۆ ئەنگاری لە جێگەیەکی تر و هاتکیتە ناوە ئەم دنیا ئەم اتفاقە چییە کە کەوتگە نەمانە جامعەس نەمانە سەنومەنە لە بین چوونە ئەو چەسپەسە کە ئینسانەکانی بە یەکتری و ئەلکاند لە بین چوونە حسە مەسئولیەت گرتنە بەرپرسبوونە ئەمە نەماگە کەس نەماگە کەسێ نەماگە هەمەش کە پێئێژی پەرسۆناڵەتی پێئێژی شەخسیەت ئەمە نەماگە هەرچی نوێڕم کەس نیە ناوسم گشتی بیگاونەس هەنی تەرفتوینن قەومەکاونم کەس وە کەس نەیری خەبەر تون جەهەنەمە تون حەمامە تون ئەو جێگەسە وا گڕەفرەی واتیە تون معانیە مختلفێکی هەست وەلێ تون بە معناوی جەهەنەمە بۆیە تۆ ئەوێنی ئەمە بە سوورەتە جمێن لە ناوە مردما بۆیان و کاورا تون وەتون بوو وەختی کاورا ئەمرێت و کەسی حەزی پێ ناکا تەرفتونن قەومەکانم قەوم دائیرەیە وەسیعە ئەو کەسانەسە کە تۆ یەک زەمانی ئشتراکاتێکە تەکیانە بوو یەک زەمانێ تۆ جامعە بووی ئەم ئشتراکاتە فەرهەنگ بوو ئەم ئشتراکاتە میراسە تاریخی بوو ئەم ئشتراکاتە قەوامە جامعەیەک بوو کە مەوجود بوو وەلی ئیستە مردمەکە گشتی تەرفتونە گشتی لە سوو سەمت و ڕێگاوی جەهەنەمە قەومەکانی و کەس وە کەس نەیری خەوەر
کەسێک لە کەسێک خەوەری نەماکە. خێزەرانەی لە بڵند خەمداونە لە ژێرە وەفر. خێزەرانەی ئێشێ تەعابیر بێ لە ئینسانەکانە داناوی جامعەیەک کەوانە بڵندایی یاوانە بەرزاییە وەلێ ئەمانیشە چەمیاگنۆ لە ژێرە ئەم سەرما و ئەم بەرفە. ئەمانیش سەر بووگن، ئەمانیش قامەت ڕاستیان نەماگە. خێزەران نەیجەیەکی محکەمە، نەیجەیش تەعبیرێکە کە ئەتوانێت بچێتە ناوە قاڵبە گیان ئینسان و ئینسانێک کە نەفیرێکی هەست. ئەو نەفیرە خەیزەرانە و خەیزەران محکەمترین نەیجە و قامیشێکە کە تۆ دەست دەکەوێت. تەنانەت ئەم قامیشە محکەمە کە لە بەرزاییە حەس و ڕواگە و ماگەسۆ و ئەمیش پشتی چەمیاگە لە ژێرە بەورە و ئەمیش سەر بووگە و ئەمیش قسەیەک ناکە. خۆ ئەمانە کێن؟ ئەمانە ئەوانن وا خێزەرانە واقعیەکانە جامعەیەکەشێ بوون. چی بەعەس بووگە؟ ئەم تەشبیهەکە بەوەی کە بەفرە سەرما و بەفر و سەرما نیشکەسە سەرە پشتیان و ئەمانیشە چەمیاگنۆ. چییە ئەو بەفرە؟ چییە؟ هەجمەی حاکمیەتە، ترسە لە ئابڕوە، ترسە لە نانە، ترسە لە گەلە کۆمەی ئەوامە سەتحیە، ترسە لە گەلە کۆمەی دیسکۆرس و گفتمانە حاکمە کە تاریکی و نگریسی و ئەمانەی هاوردگە. ئەو بەرفە چییە؟ چ نەوع بەرفێکە کە ئەم خەیزەرانانەیش خەم بووگن و تێن ئەمانە بەڕاستیەکەی نمشەوە. جەنگە زەوی و ئاسمانە و کەس وە کەس نەیری خەوەر. لەگرا شەڕە حەسیات و مادیاتە تەکە ئینتزاعە، تەکە تەفەکورە، تەکە ئاسمانگە. شەڕێکی قورسە و کەس وە کەس نەیری خەوەر وەلێ لەگرا مادیات ئەیواتۆ. سەیلەوڕقارە پاوەیی شعرێکی هەست بەناوە شەڕە زەمین و ئاسمان. ئەڵبەتە ئەو بە التجانی مەسحەبیەکەوە دەسی بۆ ئەوات. شەڕێکە فی مابەینە زەمین و ئاسمانگە. ئەوەڵ ئاسمان چرخە چەپلگین واوتش مەرحەبا سەدحە سەرزەمین دائیم الأوقات هەر شەو تاوەڕۆ دڵم مەسۆچۆ پەرێ حاڵە تۆ. قیاسێکەکە ئاسمان خۆی هەڵەکێشێت کە پاکە و مەسهرە پاکیە و زەمین مەسهرە چەپەڵی و کەسافەتە و تا ئەگا بەوەی کە زەمین ئاخرین کارتێکە ڕووی دەکات کە ئاسمانگی پێمەنکوب کات ئەوەسە کە محەممەد الموستەفای تیاوە دنیاتێت. ئەوەی کە ئەم لە گرامەترەحیەکات زەمین نەمادە مادیاتە، نەمادە ئیدراکاتە حسیە. ئیدراکاتێک کە تۆ لە ڕێبێ ئەوەی هیچ زەحمەتێ بکێشی لە ڕێگەی چاوت و گوێت و لوت و زوانت و دەست و پێست و ئەمانەت پێ ئەگەی. وەلێ
حواس پنجگانە وەلێ وەختی ئەگاتە خیاڵ و تەفەکر و انتزاع کە بتوانن بە شێوەیە معنەوێت بێژن ئەو شتەی کە ئەبێتە باعەسە ئەو ئینسجامە و ئەو چەسبە و ئەوە نەماگە شەڕ زەمین و ئاسمانگە و کەس وە کەس نەیری خەبەر. خۆ ئەمانە گشتیان هەدەفێک بوون کە من سەرەتا بێژم بۆچی 33 ساڵە دوای فەراز و فاجعەیە هەڵەبجە کەسێک نەهات لە تعبیرە ئەوەی کە چی لە ئومەتە کوردی پێچیاگە حەجێکی نەوت و بچووکی کرد و خڕی کرد و لەوەی کە 5,000 نەفەر گیان لەدەست چووبەوە کوژیاگە و ئەمە ئەوجێ دەریافتێکە لە تۆ کە لە جۆرمێکا کە بەرعەلەی هەت کریاگە مەترەحەوێ بۆیە لە مۆسەتە مەسەڵەن دەوڵەتە ئێران 5,000 لێک جێگا نەکوشتگە مەسەڵەن دەوڵەتە ئێران بەڕاحەتی دەرەچێ لەمە و ناکەوێتە بەرە ئەم شناساییە. دەسوورەتێکە تۆ وەختێک لەم دەستگاهای قەزاییە و کارەگاهیە و ئاگاهی و پۆلیسە کەرمیناڵە دەوڵەتان ئەنواری ئەوێنی خۆ ئەمانە وەختێک کەسێک ئەکەن بە دیتەکتیڤ کەسێک ئەکەن بە کارەگاه کەسێک ئەکەن بە یا بەشێک دروست ئەکەن بە ناوی بەشی ئاگاهی لای ئێمە کە ڕەسیدەگی بە جۆرم و جنایەت ئەکا فرە فاکتۆرانێک کاورا دەرنەزەر ئەگرێ بۆ خاترێەوەی جۆرمێک کەشفکە. مەسەڵەن یەکەم شتێک کە دەرنەزەری ئەگرێ ئەنگیزەس. خۆ تۆ ئەوێنی ئەم ئەنگیزە بەحسەکرێت تەحتەناوە ئەوەی کە خۆ مردمە هەڵەبجە مردمێکی مخالفە حکوومەتە عێراقن و بە قەوڵ خۆیان کوردایەتیەکەن یا ئیسراریان هەست بەمانەوەی هۆڤیەتیان کە خولاسە ئەوێت و لە ڕیشدانان و جلە کوردی لەبەرکردن و نەچوونە ژێرەبارە حاکمیەتە دەوڵەتە مەرکەزیە سرفەن و ئەمە ئەوێت ئەوەی کە دەوڵەتە مەرکەزی ئێشەی لەمانە ئینتقام بگرێتن مهم نییە کێن مهم نییە خەڵکە هەڵەبجە کێس و مهم نییە ئەوانەی کە وانە سەر ئەم دەسەڵاتە کێن عەبدولکەریم قاسمە عەبدولسەلام عارفە حەسەن ئەلبەکرە سەدام حسەینە بۆی مهم نییە خۆشیان نایە لەم خەڵکە هەڵەبجە. خۆ ئەگەر ئەمەسە ئیتر ئێشەی لە ساڵە 2030 و ئەم اتفاقە نەکەوتوێەوە خەڵکە هەڵەبجە سرفەن تەسلیمە حاکمیەت و دەوڵەتە عێراق بووکە تەوا 2030 تەوا چوون و سڵاویان کرد و ماچە یەکتریان کرد و دانیشتن هەر ئەوەی کە ئەم خەڵکەی هەڵەبجەی وا پێ کرد هەر ئەوە ئیستا هاتگەس و خودە خەڵکە هەڵەبجە هاوەرگێسی پەس ئەمە تەناقوزێکی گەورەس. خەڵکە هەڵەبجە ناتوانێت دەرمقابڵ دەوڵەتە عێراق یاخی بوویە بەعد خۆی چوێت و داینیاوێت و تۆ ناتوانێت لە شتێ حەزە نەکردوێ و ئێستا بڕۆی خۆت داینیت و ئەمەی تەناقوزێکی گەورەس. خۆ لەگرا ئەنگیزەکە ئەسڵەن دروست نییە. ئەنگیزە چ بووە ئەکەن بەم مردمە تۆ لەگرا ئەنگیزە گومە و ئەنگیزە فرە سەتحی و بچووک و کریاگەسە و شتێکی بەرچاو کە تۆ گەرەکتە بیوێنیت. بۆ هیچ کەسێ لەمە قوڵ ناوێت و مردم بێسەوادە مردم ناتوانێت چت وەختێ پیچیدە ئەوێ بیفەهمێ چون لە حەد زەهن ئەوانیە چواردەنم مەقولەوە داستان ناتوانێت بە یەکتری گۆ ڕەبت بدا تا ڕەبتەکەی تێبگا و دەرنەتیجە ئێمەیشی سادەیەوە بکەین و تا مردم بفەهمێ سادەیەوە بکەین و مەسەڵەن ئێمە ناتوانین سابتی بکەین حکوومەتە هەرێم چۆن جنایەتکارە چون ئەمە سەوادی گەرەکە شەهامەتی گەرەکە حقیقەت بێژی گەرەکە ئێشێ بڕۆین ئەبعادە فەساد و جنایەت بەڕەسی بکەین و خوا نەکا ئێمە خۆشمان کەوتوینە ناوی ئەم ئەبعادە جنایەت و فەسادە دەرنەتیجە سعیەکەین سادەیکەین و مەسەڵەن ئێوە ئەمڕۆ سوعالکەن لە خەڵکی بۆ قینتان تێ لە خانەوادەی بەرزانی من ڕۆژێ دەیان فیلمی ئاوامە بۆ ئەهەنێرن خۆ با منێکێکیانتان بۆ تۆزێ بڵاوکەم و ئێوە بفەهمن ئەمانە کین مەسەڵەن هانوە شوێنی ئەم کارانە و ئەمانە بڵاو ئەکەن و بە شتێکی مهمی ئەزانن
کوڕەمێبازەکەی مەلا مستەفا ئەمە کاناڵێک دروستی کردگە نازانم چیە لەم کاناڵهای میدیاییە دەست و دەستیش ئەگێڕێت بزانە مەسەڵەن خەڵکی هەرێم خەڵکە حەلیمە کوردستان ناتوانێ هیچ بەرگەیە بێرێت و بێژێ بۆ خانەوادەیە بارزانی خانەوادەیەکی نالایقن و خائنن و خاصنیان سادەترین بەرگا مەسە جاسووسی بەسەریانۆ بکەی کە مەسائلە جنسیان لێ دەربێنی ئەمە ئیتر دەست و دەست ئەگەڕێنێت و بزانن ئەمە بچووککردنەوەیە مەقولاتە گەورەس لە چتە سەخیفە بچووکە خۆ ئەمە تۆزێکی گوێ بدەین تا من ئەمە بکەمەوە برا بچووکی مەسعود بارزانیە زۆر بەدەگمان دەردەکەوێت لێدوان بۆ هیچ کەناڵێک نادا هیچ پێیج و ئەکاونتێکی لە فەیسبوک نییە لە نێو ژیانێکی شارەوە داتەژی کەمترین زانیاری کەسی دەربارەی هەیە بە سوودوەرگرتن لە دەسەڵاتی بنەماڵەکەی و ناونیشانی باوک و براکەی ژیانێکی خۆشگوزەران لەگەڵ ئافرەتان بەڕێ دەکات شەوانی سوور لەگەڵ شەراب و ژنان بەسەر دەبات کام خۆ شەوانی سوور لەگەڵ شەراب و ژنان بەسەر دەبات و برا بچووکە مەسعودە بارزانیە و باوکەیان چه اتفاقی مهمێ کەفتگە ئەمە بێژگەلەوەی کە جامعەیە کوردەوار ئەحمەقەکە بسیار سەتحیەکە لە زامەکانی خۆی دووریەوە خاتۆ و شەرایەت زمستانی بەسەر و حاکم کردگە ئەمە شەرایەتی زمستانی بەسەر خەڵکۆ حاکم کردگە بۆ چون ئیتر قەرار نییە ئێمە سۆبزە سەرما لە چی ئاوێنین لەوە ئەوێنین کە نەهاد بارزانی کوڕە پێغەمەر نییە ئەحیانەن شەهوەتیشی هەست و ئەحیانەن لە جێگەیەکا کە دانیشتگە ژنیش پێی مراجعە ئەکا و داوای لە یەکا کە سەکسی لەگەڵا بوێ و ئیستا ژنێ موافقەوێت دەنگە ماغا زەبت کات لە سەکسی کەمایە ئاغایکە و ئەمە اتفاقێکی گەورەست کە 4-5 ملیۆن نەفەر کورد لە هەرێمە کوردستانە بۆ ئیسباتە بێلیاقەتی و جنایەتە خانەوادەیە بارزانی مستەمسەکێ بەدەستێرێک ئەنەهوو ئاغای نەهادە بارزانی مەسەڵەن 100 دانە سەکسیشی کردگە تەکە 100 دانە ژنە خۆ وەختی تۆ مەقولەی کورد مەقولەی خیانەت مەقولەی جنایەت ئەوەنە بچووکەوە ئەەکەی تۆ کە مردم بەمە حساسیت نیشانەدا و حەزی پێەکە و ئەو سەگبابە خۆی چووگە بۆ خۆی سەکسەکە ئەمە بێ ئەرزشکردنە جامعەز ئەمە سووک و سەلیمکردنە کوردە و سووک و سەلیمکردنە تاریخ جنایەتێکە کە جنایەتکاران بەر عەلەیه کورد ئەیکەن و تۆ ئەڕۆی لە جێگەیەکا بەناوە سەکسا ئەمانە ئەگریت و فکرەکەی خێلێ کارێکی گەورەت کردگە فکرەکەی خێلێ کارێکی گەورەت کردگە و ئەمە شتێک مهمە کە باغا سەکسەکە بزانن با من لەگراوە وروت پێ بکەم ئەم ئاغا نەهادە بارزانی هیچ نییە هیچ کەس نییە خۆ خانەوادەی بارزانی ئیدعایان نەکردگە کوڕە پێغەمەرن ئیدعایان کردگە فکر ناکەم ئیدعایان نەکردگە مەسیحیشن کردگیانە نەیان کردگە خۆ ئەمانە ئەگەر بازرگان وایەنە بەچە پوڵدار وایەنە مناڵە شمالە تاران وایەنە کاسب وایەنە ملیۆن دۆلار سروەتیان وایە کەسە ئێوە نەئەچووە شوێنە ئەوە بگەڕێ ئەمە سەکسی ژەکایان نایکە ئەگەڕیان احتماڵاً ناگەڕیان و احتماڵاً بە حەقی خۆیان ئەزانی کە ئەم کارە بکەن ئەکسەرێتی ئێوە مانانێ وا وەنەوشەیە ئەسێنن بە خیابانەکان و سووڕی ئەدەن چەندێک گەرەکتانە لە سایە ئەو وەنەوشە ئەحیانن بە سەکسێک بگەن چون تۆ یە ماشینێک ئەسێنی کە لە هەرێمە کوردستانە بە قەوڵە ئینگلیسیەکان ئایکەچەرە ئایکەچەرە کیس دەی تۆ بەم ماشینە کە نیشانیە دەی 3-4 هەدەفت هەست هەدەفە ئەوڵە دەمەسە کە من پیای مهم بێکم سێرکەن تەکە ئێوە فەرقەکە هەدەفت دووەمت ئەوەسە حەیرەت و حەسرەتە دیگەران هەڵسێنی تۆ ئەخۆ باوکە گیان و چتە زەریفێکی هەست و چتە قەشەنگێکی هەست هەدەفە سێوەمت ئەمەسە لە ڕێگەی ئەمەوە ئیعتبارم مادیە خوات نیشان بەی ماڵیشم هەست و مڵکیشم هەست و ماشینە واوا لە ژێری پێما و پوڵدارم و بۆ تۆ ئیعتبار بازرگانیە تێرێ هەر ئەم ئیعتبارە بازرگانیە تەبلیغێ بۆ تۆکە ئەو کەسەی کە نیازی هەست لە تۆ شتێک بەدەستبێرێت بەم ماشینە لە تۆ ئەیوێنێت تۆ وەنەوشەیەکت هەست
ولذا کەنیشتێک کە زەرافەتی هەست تۆ وەنەوشەت هەست و پوڵ ئەم زەرافەتی هەست و سینەی زەریف و سێکس و ئەو شتێک کە تۆ دەسە ناکەفێ لەگرا ئەو ئەدۆزێتەوە ئەو ئەم ئەدۆزێتەوە تۆ ئایکەچری بۆ ئەو بەر لەوەی کە ئەسڵەن بڕۆی مەجال پیا بکەی لە خیابانە بێژی زەریفیت و بەخوا زەخمیت و با بڕۆی قاوەی بخۆین ئەو یەکسەرە ئەوێنێت کە تۆ وەنەوشەیەک وا لە ژێرە پێتا ئەحیانە 12 دەفتەرە $120,000 ئەو ئەفامێت تۆ یەک قەڵەم $120,000 ماشین وا لە ژێرە پێتا حتمما ماڵەکەت $1 ملیۆن ئشی واوێتە تۆ 120,000 بیتە ماشینێ ئشی ماڵێکی 1 ملیۆنی شێک بێت و تۆ معمولاً حدەئەقەل ئشی حدەئەقەل 1/10 داراییەکەی خۆتە داوێت بۆ ماشینێ 1/10 تا 100 مثلا تۆ ئشی حدەئەقەل $13 ملیۆن بوێت یا 1,300 یا $1,300,000 بوێت کە ماشینێکی واتە سندوێت دەرنەتیجە ئەم کەنیشکە حساوەکە ئەم پیاگە ئەمێ هەست خۆب خۆمی لێ نزیک کەمەوە بوومە قوڵوانت و زەریفەکەم و قەشەنگەکەم و سێکسێکی پێ بەم یا ئەخازی لێ بکەم یا شەریک بووم لە سروەتەکەیە کە بەهۆی لەش و لار و سێکس و ئەواتفێک کە پێدەم لێ بسێنم دەیخۆمە چی سابتەکە ئەکسەرێتە ئێوە ئەو کارن ئەکسەرێتە بە شەریش ئەو کارەست بۆ خۆتان نەنوێنن ئیسەر نەهادە بارزانی یا مەسرورە بارزانی یا قوڵادە تاڵەبانی یا پاڤڵە تاڵەبانی وا لە جێگەیەکە قودرەتی وا لە دەسا مؤسساتی وا لە دەسا ئەبزارە قودرەت و وەدەسەڵاتی وا لە دەسا تەبیعەتەن ئەو کەسانەی کە ڕووی تێکن هەر لە مەسینە هەڵگر و متەمەلق و چاپلوسێکەوا لە شوێنە شۆڵێکا و بازرگانیەکە و کارێکە کە ئەوێتەوە پێشمەرگەی و تفەنگچی و ماستاوکەری و مەسینە هەڵگری تا ژنێک زەریفە و دەموچاو زەریفێکی هەست و درزەمەم کە قەشەنگێکی هەست و سمتە زەریفێکی هەست گشتی ڕووی تێئەکا لەم شانەی هەنگوینە شتێ هەڵگرێ مەگەوان نییە ئەسڵ با مەسروری شنەوێت کەسێکی تروێت مەگەروانە مەگەر تۆ خۆت پوڵە خۆت نیشان نادەی بەمە بگەی دەی تۆ ئێژی من پوڵدارم و پارە نیشانە دەی و پاڵە هەڵخەیت و مەگەر بۆ ئەمە نییە دەی تۆ چۆن بەمە ئیسباتە فسادە خانەوادەی بارزانیەکەی خۆ خانەوادەی بارزانی داعی نەکردە مەسیحا چه ئەم دێوالە بەرەو جامعە زمستانی بەسەرا حاکمەکە بۆچی مردمە ئێمە نافەهمێ دەوڵەتە عێراقی دوژمنی بووگە سەدام حوسێن دوژمنی نەبووگە غەرەزە شەخسی نەبووگە بۆچی ئەمە نافەهمێ مردمە ئێمە چون تکراری بۆ ئەکەنەوە ئێژن خەڵکی نەبۆشی میەیتان لێدریا لەبەرەوەی خەڵکی هەڵەبجێت دەمە قۆپانی فرەتریە کردە پێ بەجێ ئەوەی کە یەک شەروال بکاتە پێ 4 شەرواڵیە کردە پێ ئیتر فرە کوردو خەڵک ئەگەر یەک دانە جامانە ئەکات بە دەسە سڕ لە سەریۆ خەڵکە هەڵەبجە سێ ئەوەست و قەی یەکتری و ئەوەست ئەوەنە سەری زەلوو لەزا ئەم حاکمیت خۆشی نەهات وەمە خۆشی نەهات و حاکمیت ئینتقامی سەندۆ لەمانە ئەمانە جێگەی سوعالە ئەمیقێکە کە تۆیشی بڕۆیتە ناوی بۆ جامعەی ئێمە توانی نییە نیشانی بدات خیانەتە ئاغای مەسعودە بارزانی عەبدولسەلامە بارزان چییە بۆ ناتوانیت بۆ ئەو توانەی نییە تا بگەڕێ بە شوێنەوەی کە دەستگای جاسووسی دابنێ نەهادە بارزانی ئەحیانەن تەکە کامە خانەما سەکسەکە دێوە تۆ چی وە تۆ چی سەکسەکە بزانن ئەگەر تۆ لە انتخاباتە ئامریکا لە ڕقابەتە حیزبیە یەکسری مەسائلەوێنی مەسەڵەن کاندیدێکی حیزبی دموکرات یا جمهوری خوا حتمما ئێشێ ژنی خواستوێت حتمما ئێشێ باوکو بووێ مناڵی بوێت بۆ ئەمە مهمە وەختێ کەسێک ژنی هەست شوویە خاسێکە بۆ ژنەکەی باوکی خاسێکە بۆ مناڵەکانی تەبیعەتەن لە مەقیاسە گەورەتر و جامعەی ئەمریکای شوابێنێت یعنی دڵسۆزیە باوکی هەست مەسئولیەت پەزیریە باوکی هەست خەیری مناڵەکانی گەرەکە و تەکە ژنەکەیە کە ئەتوانێت نەمادێ لە جامعەوێت لەوا لە تەعاملێکی قەشەنگە ئەمە ئەوەسە بۆیە پیاگێکە ژنی نییە مناڵی نییە خەیلی سەختە بتوانێت بێت ڕێی جمهوری ئەمریکا لە کنارە ئەمە ئەگەر ڕابەتێ ئەو ژنەی وا مۆنیکای ناوبووتە کە بیل کلینتۆنە دەرەکەفێ دلیلی ئەمەسە کە گەرە کەسی بێژێت ئاغای بیل کلینتۆن پیاگە مهمێک نەبوو ئیستا
ئەم پێگە واوە دەسی هاوردە مهمە ڕیاست جمهوری ایالات متحده ئامریکا کە نیشانەدا ئینسانە قدرەتمەندێکەوە چرخش قەڵەمە دەسی ئەتوانێ ڕەنت وەفرە کەسێ بدات لەم مووقێتە کە دانیشکە سوء ئەستەفادەکە. یعنی ئاغای بیل کلینتۆن لەگەڵ لە خیابانە پیاسەی بکردایە بڕایەتە ڕێوە ڕۆژی لەگەڵ 400 ژنا بەخەفتایە کەس یەخێ نەگرت بۆ بە زەریفی خۆی و شیرینی خۆی وەکو دۆنژوان مەقناتیسی پێبوژنی بۆ خۆی ڕاکێشا و مەیلە خۆی و ئەیکرد کەس نەیەکرد. ئیستا بۆ ئەڕۆن ئەمە ئەکەنەوە کەیس وە لەسەر بیل کلینتۆن ئەیگەڕێنن ئێژن ئای کلینتۆن تۆ خوشتیپ نییەی تۆ ئەمەی کە ئەم خانەمە مۆنیکا هاتکە لەگەڵ توا سەکسی کردگە بە تەماعە ئەمەی کە بەرسەکس بە ڕئیس جمهوری ئەداتە کە تۆ ئاکرگێسی و تۆ لەم جێگەی ڕئیس جمهور تە سوء استفادەت کردگەن. یعنی تۆ بە هەبوونە قدرەت و ئشغاڵە پایگاهە قدرەت شەرایەتێکە دروست کردگە ژنێکی بەدبەختی بێ ئەقڵ کە گەرە کەسی شۆرتکات لێبا قەڵبڕیکە و بە دەسەڵات و شۆهرەت بگات بەدانە لەشە خۆی و سەکسە خۆی بەمە ئەگا دێ ئەمە بۆ ژنەکەیش حاکمە بۆ یەخی ژنەکە ناگرن. پیاگێ لەگرا هەست کەڵەگاس و بەراڵاس و حەزەکات بە هەیکەڵە سەکسیە ژنێ ئەم خانەمە بۆچی سمت و مەمک و لەش و لار و غەمزەی ئەخات ئەی ئەم بۆ لەم جەوهرە ژنانەیە سوء استفادەکە بۆ ئەیکە هایتە ئەوێنی مەساعیل دروست تەرح ناکرێت. خۆ تەمامە ئەوانەی وا بەحسە بەرابەریە ئینسانەکەن هەنووز کانوزەکە ئەچنە سەر قوانین حتا لەم ئوروپا بە ناوی فەمەنیست و قوانینی تێرن تحتە ناوە تەجاوزە پیاک ئەلەگرا کاملەن لە بەش جنسیە پیاگ ئەوێت و فاعل بکەر و ژن ئەوێت و مەفعول و بدەر. خودە ئەمە یعنی نەخوێندنەوەی سەکس لە ڕوانگەی دوو ئینسانە نێر و مێ یعنی یەکێک لەگرا بکەر و فاعلە یەکێک لەگرا مەفعول و بدەرە. خودە ئەمە نابەرابەریە و تەرحە ئەمە مەسئلەی سیاسیە مەسئلەی حقوقی نییە ئەسڵەن مەسئلەی حقوقی نییە چون تۆ نەچووگی بە فەلسفەیە ئەخلاق ئەمە بەڕەسی بکەی مەقولەیە سەکسەفی مابەینە ئینسانە ژن و ئینسانە پیاک بەڕەسی بکەی تا بفەهمی بۆچی پیاک فاعلە و ژن مەفعولە و بۆچی ئەم ئەتوانێت تەجاوز بە ئەو بکە بەڵام ئەو ناتوانێت تەجاوز بە ئەم بکە. بۆ تۆ یەک کەیسە تەجاوزە ژن بە کوڕێک بە مناڵێک مەترح ناکرێت و ناڕۆنە شوێنی سێ ئەمە سەتحی کردنە جامعەس. ئیستا تۆ بۆچی ناتوانی و تەوانت نییە سابتی بکەی کە خانەوادەی بەرزانی چۆن خائینە بە ئومەت و کوردیە ئیلا ئەوەی کە تۆ بێژی مەسەڵەن مەسرور بارزانی 10 کۆمپانی هەست خۆ کەچی دێ ئەمە فەسادە ماڵیە تۆیش بخەنە ئەوێ هەر بەم سیستەم و هەمان کارەکەی کە مەسرور بگێسی تۆ بۆ دزی ناکەی کە مەسرورێکە تۆ کوڕە پێغەمەری تۆ ئەحیانەن شەهوەتە نییە تۆ ئیستا مەسەڵەن تۆ هەنووز تەشتی ئاویان بۆ دەنیاگە کە بووی تۆ مەلەوان تۆ ئیمڕۆ گەرەکتە بە تیۆتالان کرۆزرێکی شلە خەجێ مەسەلەن دەست بێریتەوە نیوەی کەنیشکەکانە جامعەیەمە تۆ گەرەکتە بڕۆی بووی تۆ پزیشک نەبەرەوەی کە خدمت بکەی بە جامعە و مردمانە ئێمە ساق و سەلیم بکەی و گیانە ئینسانەکانە بۆ مهموێ تۆ گەرەکتە بووی تۆ پزیشک لەبەر ئەوەی کەنیشکوا لە دەور و بەرتووا لە شارەکە تا دەسی پیاد کێشی کاملەن واسە دە ئیستا ئەمە بۆ عیبە بۆ خانەوادەی بارزانی بۆ عیبە بۆ خانەوادەی تاڵەبانی عیب نیە وە گشتانم کارە ئێمە گشتمانم کاری ئینسانین و وەسوەسەمان هەست و لە مەسیرە وەسوەسا قەرارەگرین و ئەوین و قدرەتمەند و ئەکەوینە بەرچاو ئەکەوینە بەرچاوێ یەواش خەڵکەکە سەرۆکەلەی پایاوێ نزیکەوێتۆ لە تۆ هەر کەسێک گەرەکی شتێ لە تۆ داکەنی هەر کەسێت بە جۆرێک تێت و هەر کەسێ نیازێکی هەست بەشێک لەمە ژنانن ئەوەی شتێک بەخۆی و شک ئەوە شۆرتکات لێ ئەداوە تێ مەسیرەکە تێی ئەکاوە ڕاتە بەرەو بۆ هیچ کامتان یەخە بەو ژنە ناگرێت بۆ ئەو ژنە ئەڕوات و لە جنس ژنانە و لە بەدەنە ژنانەیە خۆی استفادەکە خۆی بلکێنێ بە نەهات بارزانیەوە بۆ کەستان ناڕوای خەبە ئەو بگرێ
خانم گیان تۆ بۆتی ئەم سوء استفادە لە شەژنانەتەکەی تۆ بۆتی لە مەقولەی سکس استفادە ئەەکەی بۆ ئەو قەیناکە و حەق خۆیەسی و ئەم ناوێ بیکە نا تۆ لە حیشکوی ئەم دنیا ناتوانی خە بە کاورا بگری کەسێک بەڕزایەتی خۆی و سەکسی داوێ بە کەسێک بیکەیتە جۆرم و ئەمما دەرمۆردە دەوڵەتانە ئەوروپایی وەختی ڕابەتەیە پیاگێکی شوودار ژندار بزانن فرەیەک لە ئێوەمانان کە تێنە ئەم ئەوروپا فکرەکەن فرشتە قەشەنگەیە کە ژنتان هەز ئەڕۆن لەگەڵ چەنی ترا ئەخەفن شوتان هەز ئەڕۆن لەگەڵ ئیدێ ترا ئەخەفن بعد ئەڕۆنە دادگای ژنم پیاگەمە موسڵمانە و غیرەتیە و کەسافەتە و من بە زۆر دریاگمەسە شوو وەیسە دڵما پێوە سەکسە ئازاد کەم ئەی بۆ ڕێی جمهورە ئەمریکا ئەماوێتەوە ئەی ببۆی دەلیلی هەست ئەگەر ئەوێنی لە جامعی ئەوروپا کەسی وە تۆ قسە ناکە چون تۆ ئینسانە مهمێک نییە ئینسانە ئەسڵن مهمێک نییە بۆیە ئەو قازیە و ئەو سیستەمە تۆ خوێڕی تەماشاکە چون نیتە پلە و پایەیەکە کە تەئسیر دابنێت محاکمەیشە ناکەیژە گۆڕ باوساهێوت بڕۆ پێکارە کاورێ فاسد ئەرێ حەقی خۆتە بڕۆ بیکە وەێ بەیانی گەرەکتوێ پۆستێکی مهمی قدرت بگری ئەمە لە سەرا کەفێ بۆ لە سەرا کەفێ ئێژێ تۆیەکە متعهد نەبوویت بە ژیانە هاوسەرایەتی وە قەوڵ و قەرار و گرێبەستێکە لە نێوانی تۆ و ژنێکا کریا و لە ئەوەڵین فرسەتا کە بۆت مهەیا بوو لە ژێر و ئەم قەراردادەت فەسخ کرد چی بەعسەوێ فەسادە ماڵی نەکەی چی تۆ بەم ژنە خیانەتە کرد چی بەعسەوێ ئەمە ئەم گشتە قدرتمانە خسکەسە دەستە تۆ لە ژێر و زەدوبەندیش نەکەی فەسادیش نەکەی بۆیە ئالەگرا ئەم جۆرمە بۆ ڕێیس جمهور جۆرمێکی سەنگینە چون چی لە دەسەدا ئاعتبارە عمومی لە دەسەدا نیشان ئەدا ئەم ئینسانە زەمینەیە بۆ فەسادکردن هەسی وەم کارە ئەکا ئەوەی کە ئێشێ بەربگرێ پس تۆ لەگرا ئەوێنی بە تەنها کەسانێک گەژن تۆ ئێشێ سیستەمێ دروستکەی کە فەسادی تی ئەتفاق نەکەفێ دروست ئەم قسە ئەی بۆ لێودا مەسئولیەتە فەردیش ئەوەی تەژێرە سوال یعنی بالاخره مسئولیت فردیش قائلوی آغا تو ایشه پرنسیب بویه به خانواده و قرارداد و عهدی که بستکته لگل جنوب نالکانتا ایشه وفادار وید یا خانم تو ایشه به شوکت وفادار وید اگر وفادار نوی لسرا کفه نشانه دا تو انسانی چی هل پرستی شهوت پرستی گل پرستی لهر کویکا که بود کوتر ری الرویت و محیای اکی و ایویت برو بخود ئێمە لە یەکتری تێگەین سوال کێن ئەو کەسانی وە ئەمانە بڵاوە پێ ئەەکەن لە ناوە جامعەوە و خەڵکە ئێمە فکر ئەکات تووڕەیە خۆی یا حەسادەتە خۆی یا ڕقێک لە خانەوادەی بارزانی یا تاڵەبانی هەسی ئەوا بەرتەرەفیەکە ئەم کچ و ئافرەتەی جوانە لە ناوچەی بادینان و بارزان و دوهۆک دەستی خۆی پێدەگەێنێت هیچ سنوورێک لە بەردەم حەز و ئارەزووە تایبەت و سێکسەکانیدا نییە هەر ئەوەی کە ئەمە ئەخوێنێت تۆ چه سنوورێکت هەست بۆ حەز و ئارەزوو و تایبەتمەندی و سەکسەکانە سنوورە هەست تۆ هەسە ئەی بۆ من ناوێنم لەم جامعەدانەیەک بێت سنووردار قسە بکە هیچ کامتان ئێستان ئەوڵەن ئەوانەتانە وا خۆتان بە ئەیتەئیست و مۆدەرنە ئەزانن لە پشت ناوە ماف و حقوق و ئازادی و ئازادیە عشق و ڕابەتەی هەڵقونین و داقونین بۆ خۆتان قائلن لەگەڵ 1000 نەفەرا بخەون ئەی ئەوانەیشتان وا بە درۆ ڕیشپانەکەنە و لە سازمانە ئەوقاف تێنە دەرە و ئەوون و نوێنەرە دین ئەنوا و ئەقسامە ڕابەتەی جنسی لە پشتە ڕەوابەتە دینی و بۆ خۆتان قائلن لە ئەزدواجە میسیار و گرکە تا متعە گرتگە تا ئەنوا و ئەقسامە ژیانە هاوسەرداری سنوورە سەکسە ئێوە وا لەکوێ سنوورە تەماعە ئێوە وا لەکوێ ئێوەیش تەماعەکانتان سنووری هەز ئەحیانەن دەی تۆ چۆن بەم شتانێکە وا لە وجودە خۆتا لە وجودە کەسێکی ترا ئینتقا دەکەی و فکرەکەی ئەمە ئەحیانەن دەسەڵاتە تاڵەبانی و بارزانیش ئەخا چۆن وا فکرەکەی تۆ کێ وا تۆ ئەوەنە ئەحمەقەکە خەب تۆ لەگرای ئەتفاقێکە بینی یە داستانێک لەگرامەترا داستانەکە ئەمەسە تۆ هیچ وەخت ناوێ بڕۆیتە ئۆمق و قوڵاییە مەسایل چون خۆتیشی بەرەکەفێت یاڵەتە متحدەی ئەمریکا بۆچی ئێشێ دادگای سەدام حوسێن دروست نەواتە بەرەوە ئەو جار دەست نظام سوڵتە دەرەکەفێ لەو دووە دەرەکەفێ کە ئەم جەریانە حەڵەبجە و فاجعەی حەڵەبجە و جینوسایدە حەڵەبجە تاریخی 300 ساڵەی وا لە پشتە
تاريخ 300 ساڵە لە انقیاد نظام السلطة وتوتأ و پلانێک بەر ئەلەیه ئومەتە کوردی کریاگە وا لە پشتیە بەڵام مردمەکە بێسەوات نگەهداری بکە ئادرسەکان سادەوە بکەرەوە ئەها مردمێژێ خەڵک کاتی نییە 3 سەعاتی بێت گوێبابی کە بە 2 دقیقە مردمە 2 دقیقەیی هەچی شتێ لە زندگیە 2 دقیقەیە باوکبوونی 2 دقیقەیە شووبوونی 2 دقیقەیە حتا وا لە لاتا شووتە حتا پشتی تێکردی شووی گشت کەسێکە حتا وا لە لاتا ژنتە شرایەتی بۆ هەیە بوو پشتە تێکرد دوای ئەو 2 دقیقە ژنە گشت کەسێکە تەوەژۆکەی ئینسانێک وەختی نەبوو ئەمیقۆ بوێتەوە قوڵۆ بوێتەوە لە مەسائلە زندگیەکە بەم جێگە ئەگات لذا تۆ ئەوێنی وەختی تۆ مەقولاتت گەورە مەترەحەکەی کاورە تەقەی سەری تێ ئێرۆرەدا نافەهمێت خۆ تۆ چۆن جۆرمە هەڵەبجە بەڕەسیەکەی چۆن ئەوە عالم هاتکەوت کیسی سەدام کیمیای خسکە سەدام بۆ کیمیای خسکە نەخۆشە کرمی هەز نێرۆنە ئەحیانەن سایکۆپەدە ئەحیانەن نە سایکۆپەدە و نە نەخۆشە و نە کرمی هەز و ڕقینی هەڵگرتگە بۆ مەگە شەڕ عەشایریە کاورە وا لە ئەوج قودرەتە هەرچی شتە وا لە دەستیە نەفەرە ئەوڵەم سەرزەمینەسە دەی ئیشێ بۆ چی قینی بوێت لە کەسێک یا لە شارێک بۆ ناڕۆن ئەبعادە مختلفی بەڕەسیکەن لذا تۆ ئەوێنێ اتفاقی کەفتگە بێسەوادیە مردم لەوەی کە ناتوانێت زەوایای مختلف بوێنێ و نێگەرەکە قوڵۆ بێتەوە ئەمە ئەوڵی شەرایەت زمستان لەگرا دەسی پێکردگە سەتحیکردنە خەڵکی بێسەوادکردنیان ئەنچێ کە ناوی دانایی و زاناییە لە ناو جامعات و بڵاوی پێنەدەی لذا مردم ئێمە نازانێت جۆرم چییە نازانی خیانەت چییە بەڵام بەڕاحەتی ئەزانێ قەتڵ ئەمە قەتڵە و 5,000 نەفر لە هەڵەبجە کوژیاگە ڕاستیا درۆ ئەو جێ مخالفەتێک کە ئەتوانێتە کە سەدام حوسێن و دەوڵەتی عێراق هەبی کە ئەمەسە 5,000 کوشتگە ئەنفالیشی کردگە 185,000 کوشتگە ئەگەر نەی کوشتایە چی تۆ ئەحیانەن انتقادێک بوو لە حکوومەتە عێراق تۆ ئیمڕۆ انتقادت هەست لە حکوومەتە عێراق و دەوڵەتە عێراقی وا مەسەی بارزانی و جەلالە تاڵەبانی داینیاگە بۆتان و بەرادەران و کۆمەڵ و یەکگرت و دایانیاگە بۆتان ئەحیانەن انتقادێکتان هەست لەم دەوڵەتە عێراقە من فکر ناکەم هەتانە دەی بۆ قبلەن بوتان لە عەبدولکەریم قاسم و لە عەبدولسەلام عارف و لە حەسەن البەکر و بۆ بوتان ئەویش حکوومەتە مرکزی و ئەویش هەر بەم سازکار و مؤسساتە کاریە کرد و تازە ئەگەر فەسادە ئێداری ئیسە بێدادەکە ئەو وەختە فەسادە ئێداری وانە بوو بۆ ئەو وەختە مخالف بوون ئیمڕۆنیێن موافقن بۆ لەگرا تۆ ئەوێنی مەقولاتە گەورە بچووک ئەکرێتەوە بۆ ئینسانهای بێسەواد ئینسانەکان بێسەوادەکەن وەلی ئیشە چتێ بێت و دەسییان خۆ ناکری چنێتە دەس و سوحا ئەگەر خانەوادەی بارزانی بگرن یەکتان لە هیچ دادگای ناتوانێت هیچ کامیان مەحکوم کە یەکتان لە هیچ دادگایە ناتوانێت هیچ کامیان مەحکوم کە دوو وەکیلە خاسیان بێ هیچێکیان پێ ناکرێت هیچێکتان پێ ناکرێت دەسەوەی بۆچی بۆ فەسادە ئیداری بۆ فەسادە ماڵی ئەمەسە تەمامە انتقادە تۆ لە خانەوادەی بارزانی ئەمەسە تۆ لەسەر و سابەتی ئەەکەی خانەوادەی بارزانی خائنەوە چۆنیەتیە تەشکیل بوونیان خیانەتێکە بە ئومەت کوردی و جنایەتێکە کە قەرارە ئەمانە بەردەوامیکەن لەم لاوە ئەوەنە حەجێکە بوونیە ناتوانێەوە سابەتکەی تێتە خوار و ئەچەسپی بەوەی کە ئەمانە سیویەکە ئابیشیان ئەحیانەن کرد دەیانی چی یعنی ئەمانە لە ڕژیمە عێراق خاسترن ئەمانە کوردن و خاصن و بۆ کورد کردیان و لەگرا ئەشتبایەکیشیان کردگە دەی تۆ ئەمە خەریکی هەر پارتی گەورەیەکەیتەوە هەر پارتی گەورەیەکەیتەوە هەر ئەحیانەن ئەمانە پاکەکەیتەوە تەناقوز لە خۆتا دروستەکەی تەناقوز لە دوای تەناقوز لە خۆتا دروستەکەی بزانن بامە مثالێک بەم بۆتان با بینە سەرە مەفهومێک بەناوە ئێران ئاغایان تۆ لەم ئێرانە هیچێ ناوێنیت هیچی موجود نییە هیچ کەسێ ئێرانی نییە یەکسری داستان هەست بەناوە تاریخە ئێران ئەمە داستانەوە بیخکنارەوە
بعد تو یه دەوڵەتە ئێوێنی کە تحت ناوە ئەم ئێرانە پوڵێک ئەداتە دەرەوە ئاموزش پەروەردەشێک دەکات تەلەڤیزیۆنێکەس یە پەرچەمێ سوڕێت و تحت ناوە ئێران دە ئەم مردمە نازانێم ئێرانە چ شکڵیە دووبارە لە چیە ئەفەهمێ ئێرانی هەز لە سەختیە کاکە ئیکێشێت ئەحیانەن پوڵێکی کە ئەیوەن گرانیە کە تێبەسەریە معیشەتێکە کەوێتە خەتەر یا لە غورورێکا کە بۆی دروست ئەکەن و ئەم غورورە دائیمەن شەڕەکە دروستە وەنە ئێران چه شکلی بۆ تۆ مانا پێیاکە چییە ئێران کرێم نییە خۆ بیدەی لە بەدەنە کرێمە کرم نییە میوە خۆ نییە پێسی بگریتەوە بیخۆی ئەویشە نییە مەسڵەن تۆ ناڕۆی کیلۆیە ئێران بسێنی ئێران چییە ئەم ئێرانە چۆن معنا بۆ تۆ پێیاکە تا تۆ بفەهمی ئەمانەی کە پێژن سیاست یعنی چی خۆ ئێران هیچی نییە یەک مشت مردمان لە سەرزەمینێکا خەتێکیان کێشاگە سێ نەهادە ئینتزاعیە بازار و بروکراسی دەوڵەت بەسەری و سوار و گن بەمێژن ئێران بعد ئەدعاکەنی تاریخێکیش بووگە و پادشاهانێ بووگنەوە پادشانە ئەمیانە کردگەن خۆ ئێستا بابن بتانگەڕێنمەوە سەرە مەقولەیە حکوومەتە جمهوری ئیسلامی ضد ئامریکاست خۆ ئەمە شەرەفێکی گەورەست لەگرای ئێرانیەتی بەرجەستاوێتەوە ئێرانیان ئەم تەوانیانە هەست لە بەرامبرە گەورەترین ئیمپریالیزمی جیهانە لە تووری تاریخ هەبوێسن و ئەویش ڕسمیەتیان پێدا کە ئەمانە دوژمنە ئەوەنە وەلی جمهوری ئیسلامیە خۆ ئەمە خۆی کریدیتی خێری گەورەیەکە ئەتبارێ گەورەیەکە ئەم ئێرانی سە لەگەڵ معنی پەیاکە مارک بەر ئەمریکا مەقولەی دووەم ئەمریکا ئێمە تەحریمەکە بۆ ئەمریکا ئێمە تەحریمەکە چون نەیگەرەکە ئێمە ئەم کەڵەزلەوینە کە بووجین ئێمە نەوەی کوروش وین ئەمپەراتورە جیهان وین بەسەر جیهان و حکوومەتمانە کرد ئیستە مشتێ تازە بە دەورانگەیگە وایکینگە گاوچەرانە کەبۆی دەستیان بە قودرەت گەیگە نەیانگەرەکە ئێمەیە ساحبە تەمەدن کە ئێرانین و 2500 ساڵە حکوومەت و پادشاهی و فەڕەیە ئیزەدیمان بووگە ئەم ئەهریمەنە ئەم شەیتانە نەیگەرەکە ئێمە ئەوێ وینە ئەداوەمە لە سەرمانە لەذا چیمان پێیەکە چۆن ئەمە دەرەخین ئەمریکا ئێمە تەحریمەکە خب ئەمریکا تو تەحریمەکە وەلی هیچ کام لەوانەی کە خۆیشیان بەحسەکەن نە ئوروپایەکان نە بەزاهر ئۆپۆزیسیۆنی داخڵی نە ئیسلاح تەڵەب نە جمهوریخە نە تەواو ئەوانەی کە بەناوە کەلێزە لە ئێران مەترەحەکرێن ئێژن کە تەحریمەکانە ئەمریکا دەوڵەتە ئێران ناخە فقط گەرەکیسی خویە دەوڵەتە ئێران بگۆڕێ وەلی لەگرا یە مردمێک هەست ئەحیانەن فەقیریش ئەوێ فشاری بوتید تەبلیغی بۆکەن دارونیە نانیە و وەز ئەخراوە دارونیە نانیە دەی بۆ لەبەر خاتری و ئەمریکا نایەڵێ ئێمەی ئێرانی قودرەتمەندوین خب لە کنارە ئەمە ئەو کالا کە قەرارە لەم سەرزەمینە سادر بکرێت بە هەرچی شێوە سادرەکرێت تو ئەحیانەن خۆ فکر ناکەی بۆ عەلیە خامنەیی مهمە تۆ 20,000 دلار دەرامەدە لە ماڵا بوێت بۆت مهمە بۆی مهمە نە ئەو نەفتە فرۆشێت وەزیفەی ئەمەسە ئەم نەفتە بفرۆشێت و سەهمە خۆی هەڵگرێت ئیستا یا بە سوورەت ڕسمی فرۆشی یا بە قاچاقەی فرۆشێت هەدەفیشی ئەمەسە لە تۆ یه مشت مردم فاسد مطیع احمق لحول غیرت ئەم دەسەڵاتی ئەوە بمێنێتەوە کە دەوڵەتە ئێران دێتۆ هەر شانپان کەرۆ لە ژێریا ئەمریکا خۆ قەستی نییە دەوڵەتە ئێران بخاوە نایخە سیستەمە ئێرانیش بخاوە نایخە دێ ئەم تەحریمانە بۆکە ئومیدوارین تەحریمەکان لە بین چێ مردمە ئێمە ژیانی خاص بوێ بۆ وەڵا ئامریکایتر پیاە خراوێکە و نایڵێ ئێمە گەورەوین و لەو لاشۆ ئێژن ئاغاگیان تەکەم ئەربا بە ئامریکایە دروست ڕەفتارکەین و خۆمان بگۆڕین با ژیانمان خاص بێ لەگرا ئێران مەعنا پەیاکە لەگرا ئێران مەعنا پەیاکە لەگرا نە حاکمیەت قەرارە بگۆڕێ نە خۆشبەختی مردم مهمە ئەسڵەن مهم نییە چی مهمە ئێران مەعنا پەیاکە تۆ بۆ چەپەڵی لەبەرەوەی ئێرانیت تۆ بۆ ناتوانانی سەفەرکەی لەبەرەوەی ئێرانیت تۆ بۆ بێپوڵی لەبەرەوەی ئێرانیت تۆ بۆ تەحریمی لەبەرەوەی ئێرانی ئەم ئێرانە بۆ تۆ بە زەجر و دەرد و تکرارەکرێتەوە ئیستا لە کونە وجود تۆ بۆ ئەم کارت پێکەن لەبەرەوەی یەک عدە ئیستعمارگەر نەیەنگەرەکە دەوڵەتێکی 2500 ساڵەیە ئێرانیە قودرەتمەند بە مردمە فەهیم و فەرخوندە و گەورە احتماڵاً قودرەتیشی بوێت خۆمە بەشێکیزی دەوڵەتە ئیسرائیل حملە ئەکا بە پایگاهە نەوەویە ئێران و سانتریفیوژەکان ئەتەقێنێتەوە بۆ گوزاریەکە خۆ چه ئەتفاقێکەکە
سوالە مەسە 1950 تا 2021 بۆچی دەوڵەتە ئێران ناتوانێت بۆ ماتۆم دروستکە وەلی پاکستان 1958 بە وجود تێت و چەند دەهە بەعد دێتوانێت بۆ ماتۆم دروستکە بۆ ئێران ناتوانێت مەگەر عاقڵ نین و ژیر نین و ساحیب ئیمپراتۆریەت نەبوون و بۆ ناتوانێت ئەم کارە بکە بۆ ناتوانێت ئەم دانشە بوومی بکەوە بتوانێت استفادە لێ بکە چون قرار نییە بیکە ئەی ئەم دەستگاهە هەستەیە چی ئەکا ئەمە ملەتە ئێران دروستەکە غرورە ئێرانی دروستەکە خۆ تۆ ناتوانین جارێکی تر کوورشە کەبیر بێریتەوە نایێتەوە چۆن تۆ دەریاخەی ئەم مردمە عەزەمەت تەڵەبە و ئەحیانەن یە کەسێکی شەست لە جەهانە بەرەم عەزەمەت تەڵەبی ئەم مردمە ئەگرێ چۆن دەریاخەی تا ئەم ئێرانە معنی پەیاکە خۆ ئێرانی هەروە کە لە ئەسکەناسەکەیان موساگەسی پێغەمبەری ئیسلام وتی ئەگەر عیلم و لە سوڕەیاوێ لە ئاسمان گوێت قەوم مسلمانە فارسی دەسی پێپەیاکە دەی چۆنە 71 ساڵە نەیتوانی کە بۆ ماتوم دروستکە ئەوەنە خۆیان زلەکەن و فشەکەن و فرە موهیمن یەکی ئێژێ ئێمە گەرەکمانە یەکی ئێژێ نەخێر ئێمە نەمانگەرەکە بۆ ئێوە جالبە تەقاندنەوەی ئەوەی نەتەنز چه اتفاقێکەخا ئەحیانەن ئێران ئەگەر بۆم بە هەستەیشی بوێت تەنیا اتفاقێکە ئەکەفێ ئەمەسە کە دەوڵەتە ئێران قەیرە قابلە حملەکردنەوەی و تۆ ناتوانانی حملەی پێ بکەی چون ئەوی شەڕی هەستەی تەکاکە بەڵام یاڵەت متحدەی ئەمریکا 12,000 کولاهەکە هەستەی هەست 12,000 ئێران خۆیشی بکوژێ 100 کولاهەکی بوێت شەڕە هەستەی بکاتەکە منتەقا بە ئەوەڵین ساعاتە جەنگە هەستەی تەواوە ئێران نابوودەوێ ئەگەر ئێمە وا بەرخۆردکەین دەی تا ئیستەکە ئێران قەیرە قابلە حملەی نظامی بووگە چ بووگە چی بۆمبە ئەتۆمی بووگە نەیبووگە خب ئیسرائیل بۆچی ئێشێ بەربگرێت کە ئێران بۆ ماتۆمینەوێ خب بامە بەڕاستی ئەووەڵەن ئیستە ئیسرائیل بووگەسۆ منجی و پاڵەوانە عەرەبەکان عەرەب هایە کە قینیان تێ لە شیعە و حکوومەت جمهوری ئیسلامیە کە ئیدعای حکوومەت مسلمین ئەکات و حملە ئەکا بە عەرەبستانە سعودی و ئەحیانە نەدا لە پێگەی مابەقیە و دخاڵەت ئەکا و نیر و دروست ئەکا و مەوجودە خۆیان چاری ناکەن وەلی ئیسرائیل چاریەکە چاری ئێران ئەکا ئەحیانەن ئێران زاتی نییە حملە بکات و ئیسرائیلێکی ئەوەنەیی وەلی عەرەبستانێکی ئەوەنەی تهدید دەکا خب ئیستە کێ قەهرەمانە عەرەبە ئیسرائیل ئەمە هەدەف ئەوە ئەی کێ ئیستە ناڕەحەتە ئێرانیەت دووبارە معنا پەیاکاتەوە ئیسرائیل لە پدەر سوختە نایەڵێ ئێمەی ئێرانی وە بۆمبە ئەتۆمی دەست پێیاکەین تۆ هیچ وە قەرار نییە بۆمبە ئەتۆمی دوێت تۆ هیچ وە قەرار نییە مەردم ویت تۆ هیچ وە قەرار نییە قودرەت ویت تۆ مشتی فاسد دەخۆت فاسدتر تەپیان داگەسە سەر فاسدیان کردگەن وەلی تۆ ئیشێ هەرزگاهی ئەحساس بکەی ئێرانی بوون چه شکلیە بەستە نییە بیخۆی نییە یەکاوە سوورەس نییە برنج و فاسۆلیاس نییە ئێران چییە ئێرانیشی لە جێگەیەکا بۆ تۆ معنا پێ بکە و غروورێ بە تۆ بە شکستێ بە تۆ بە وەڵا تەماعیان تێکردین لەبەرەوەی ئێمە ئێرانی دەی بۆ چون ئێمە ملەتێکی وشیار و زیرەک و متەمەدن و گەورەین و ئەم جەهانە ئەتوانین جارێکی تر فەتحی کەینەوە وەکو کێ وەکو کوورشە کەبیر خۆ مردمێک کە سەوابی نییە مردمێک کە ناتوانێت و قەرار نییە کە ئەم مەسائل تەعقیبکە بە تەقاندنەوەی هەستەیە نەتەنز ئەحیانەن بەم نەتیجە ئەگا کە جمهوری ئیسلامی تەکە ئیسرائیلا دوژمنە ئیسرائیل نێرەکەرە و ئیجازە نادا ئێران خۆی دەرخە بەم ڕاحەتیە و تۆ هیچوخ نافەهمی کە ئیسرائیل دەوڵەتە قەومیە ئێران دەوڵەتە یەهودە جاهانیە تۆ هیچوخ ئەمە نافەهمی و تۆ 22 کشوەرە فاسدە عەرەبیە کۆرپۆرێشنی ئەوێنی چەپڵە لێ ئەدا بە دیارە ئیسرائیلۆ ئیسرائیلێک کە ئێژێ دوژمنیان وێت خب تۆ وەختی ئەمە ناخوێنی تۆ چون سەنگ و مەنە نیە زمستان بەسەر تا حاکمەوێ بە چه اتفاقێکە بۆ دروستەکەن ئەم سەردیە چیە کوچە داناییە خۆر لە تۆ دوورەوێتەوە کە خۆر دوورەوێتەوە سەرما و تاریکی تێت
ئەمەی کە تۆ تەلاش ناکەی بفەهمی، ئەمەی کە تۆ لەگەڵ حەقیقەتا ڕوبەڕوو ناوی تۆ خۆت نادەیتە بەرە تیشکە خوار، ئەمە لە تۆ مژمۆڵی کرەختی تەمبەڵی دروزەکە و تۆ تاقەتە نیەتە بڕۆیەوە شوێنیە. لەگرا چی ئەەکەن؟ شەهەوات تۆ گەورە ئەەکەن، ئەقڵە تۆ و وجدانە تۆ کەمەکەن، حتا ئەتوانە شەهەواتە گەورەکەن. خۆ چی شەهەواتە تۆ گەورەکە؟ تۆ حەزەکەی بە ڕابەتەی جنسیە نەهات بارزانی و قەحبەیە و لەش فرۆشێ، حەزی پێەکەی دانیشی گوێگری تا ئاخر. ئەو چ کسافەتە و بوو ئەو کارەکە و ئەو بۆ حەزەکە و ئەمێژێ تۆ بەرگە ناگری و ژێ نەوەڵا بەرگە ئەگرمەوە ژێ ناتوانی تو باوکە یان چ خۆشە کەسافەتە ئەو بۆ ئەو کارەکەی. تەواوە ئیرادە تۆ ئەوێ بە بارزانی ئەوێ بەوە دێمە کارە کێس، کارە خودە حاکمیەتە یا کارە تۆس چوری بووی. ئەو ژنە ئەحیانەن تۆ هەناردەکتە کێ هەناردگەسی؟ مەردم هەناردگەسی کێ هەناردگەسی کە کارە. مەسەڵەن لاهور شێخجەنگی کاری بۆ گەسەوە ڕابەتەی جنسی دەرخا لە خانەوادەی بارزانی، کارە خانەوادەی بارزانی شەوەسەر ڕابەتەی جنسی لەمانە دەرخا. ئافرین ئافرین. ئەی بۆ لاهور شێخجەنگی خیانەتە پارتی لە کاتە دروستبوون شێخ عەبدولسەلامە بارزان بە ئومەتە کوردی و خاکە کوردەوار دەرناخە. بۆ ئەوە دەرناخە، بۆ ناڕوا ئەبعاد دۆزینەوەی و ئیجادە ڕابەتەی جنسیکردن بۆ نەهادە بارزانی و دەنگی زەبتکردن سەخترە یا ئەوەی کە تۆ ئەبعادە جنایەتی کە سەدام حوسێن ئەحیانەن بەر عەلەیهە تۆ حیزبەکەی تۆ و مردمەکەی تۆ کردگێسی سەخترە کامیان. چۆن تۆ لەگرا حوزورت هەست لەوێ حوزورە نییە؟ ئەم جەرائیمە لە هیچ کوێی دنیا جەرائیم نیەن و مەحکوم ناون. تۆ ئیستا بازرگانێکی ملیۆنی دینارە هەست، ملیۆنی دۆلارە هەست، 50 دانە ڕابطەی جنسیشە هەست، کەس ناگرێ، کەس بەرەو پێ ناگرێ، کەس حەملە پێ ناکە. ئەی بۆ جامعەی ئێمە وا ئەحمەقەکەن و مردمەکەوەنە ئەحمەق فکرکاتەوە. ئەمە ئەو زمستانە سەکە لە ناوە جامعە دروسەوێت، هەچ کەسێ ناڕواتە بنی. ئیستا تۆ هەچێکە بۆ وتن لە بەرامبەر بارزانیان نییە. هەڵەگەڕیت و ئێژی و سەکسەکەن و دزیەکەن و وەختێکیش دووربینەکە تێر لە بەردەمە یەکسەرە زیپیەکە ئەترسی، چون خۆتیش وایتە، چون خۆتی شەهوەت پەرستی، چون خۆتیش ئەحیانەن ژنێ بێت داوای ڕابطەی جنسی تەکاکە ڕەدی ناکەیت و خۆتیش وایتە، خێرێکیش تەبیعیە. چون تۆ هیچ وەخت نەگەڕیاگی بزانی خانەوادەی بارزانی بۆ قینەتێری هەر حەسوودی فێرتیان کردگە کە لەم فەزا قەرار بگری دوو قوتبیەوە بێت و جەلالی و مەلایی تا ئێوە بمێنێن و تا کورد نابودکەن. تەبیعەتەن هەرواسە. تۆ حتمما فکر نەکردگەسەوە ئەحیانەن چۆن خانەوادەی بارزانی ئینسانە خراوێکە. بعد تۆ چۆن فکر ناکەیتەوە ئەگەر حاڵە خراوە لە هەرێمە کوردستانە بۆ حاڵە خراوە، چون گشتی کوڕە پێغەمەر نییە. بۆ لەم جەهانە مەگەر کەسێک کەس ئەدعای کردووە مەسیحوێ و کوڕە پێغەمەری شوێت، مە تۆ خۆت هەی دو ئەمە چ ئیرادێکە تۆ ئیگری؟ دەی تۆ ئەگەر حاڵە خراوە بۆ چی ناتوانی بگەڕێی بزانی بۆ حاڵە خراوە؟ ئەی چۆن تۆ ئختلالێ دروست ئەوێ لە ڕابطەی جنسیتان نعوز ناکەی، 50 دانە دکتۆر ئەچی نیگەرانی کە بۆ نعوز ناکەی، وەلی حاڵە خراوە، ڕوحی خراوە، ئەوزاع خراوە، حەز بەم جامعە ناکەی، حەز بەم زندگی ناکەی، هەڕائەکەی وەلی فکر ناکەیتەوە بۆ هەڕاو کرد، بۆ دەرچوویت، بۆ فکر ناکەیتەوە. خۆ ئێمە لەگرا بەمە ئەگەین یەکێک لە شەرایەتێک کە زمستان ئەخولقێنێ بێسەوادی مطلقە کە تۆ لە زەمان و مەکانە خۆت دووریت. تۆ لە قەرنە 21ەمە تەکە زندگیەکی پیچیدە، تەکە نەهاتها و سیستەمهایەکی پیچیدا ڕوبەڕوویت کە لە مدیریەتکردنە ئینسان و لە کۆیلەکردنە ئینسانە فرە ماهر و فرە ئۆسا بوو بن. تاریخە جەنگە جەهانی ئەوڵ بەمە بە تۆ وایژێ. تۆ چۆن نافەهمی ئەم مۆبایلە لە کامێراکەیوە تا GPS-ئەکەیوە تا ئینتەرنێتەکەیوە ئەمە مەحسوڵە شەڕە، ئەمە شەڕ دروستی کردگەیە، جەنگە سار دروستی کردگەیە. هەر لە GPS ئادرسەکەیوە تا کامێرایە کە عەکس ئەگرێت، تا شرایط دیجیتاڵی کە خولقیاگە، تا ئەوەی کە تۆ ئەتوانی تەلەفۆنیشی پێ بکەی،
تا ئەوەی کە تۆ ئەتوانی لە ئینتەرنێتیش ئستفادە بکەی ئەم شتە بچووکەم دیوایسە بچووکە ئەحیانەن مەحسوڵە شەڕە. چۆن تێنافکریت ئەم بەشەرە و ئەم جەوامەە کە کۆنترۆڵ ئەکرێت بە چەپیچی دەگەیایە گەیگە ئیتر سرفەن لە تووپارکردنە لەش نابودی نییە، سرفەن نییە. و بەڵکۆیشە تۆ مەقولاتێکی تر بەڕەسیکەی ئیتر ئەوەی کە تۆ بێژی دانەیە حاکم قینی هاتکە لە شارێ و ئینتقام لە شارێک گەسێنێتەوە قسەیەکی فرە ئەحمەقانەس. چون ئەمە ڕواتە قاڵە بەوەی کە ئاغا محەممەد خانە قاجار لە مقاومەت کرمان قینی هات 20,000 جا چاوی دەراورد. لە ئەسفەهانی قینی هات 80,000 کلەی بڕی و منارەی لێ دروست کە لەمە ڕواتە هەرە قسەی ئەحمەقانە، قسەی بسیار ئەحمەقانە کە حاکمی ئەحیانن لە شارێک قینی تێ دێت تۆ حاکمێکی تو هەرچی مردمە شارێکە بیکوژی کێ ئەمێنێتەوە بەسەری حکوومەتکەی؟ چۆن حاکمی ئەگەر نۆکەر نەوێت ئەگەر مەحکوم نەوێت؟ چۆن حاکمی؟ تۆ ئەگەر ئیمڕۆ لەم ئوروپا 4 نەفەر کورد بە دەورتەوە نەوێت ماشینەکەی ژێری پات بوێنێت کە ئەحیانەن ڕەنجڕۆڤرە، ڕەنجڕۆڤر بۆ ئەسێنی ڕۆی 100 پاوەنە دەیت و ماشینێکی بچووکی کۆنە و یخێتە ژێرە پێیت بۆ ئەیسێنی. کەس نییە بێژێت تۆ پوڵدارێت و کەس نییە بێژێت شتە مهمێکیت و کەس نییە بێژێت بەهبەه و هیچ کەنیشکێکی ئوروپاییش سەرفەن بۆ خااتری ئەوەی تۆ ڕەنجڕۆڤر دەسوارە ماشینەکە ناوێت. ئای کەچەربوونە ماشین لەگرا فراریە و مۆزەراتیە و چوزانم ڕۆز ڕۆیزە و بنتڵیە و ڕەنجڕۆڤر نییە، ڕەنجڕۆڤر تێ هەڵدریاگێکە. تەوەجۆ ئەەکەی لەگرا سوال ئەەکەی چۆن لەم سەرزەمینە ئێمە کەسی نافەهمێ کار دادگاه چییە؟ گشتتان دیکتانە دادگاه تەرازوویەکی دانیاگە لە تەرازووە قەیمەکان وا دوو کەفەی میزانی واوە قەوە بەرابەرە. ئەمە یعنی داد عداڵەت بەرقەرارەکە. داد یعنی عداڵەت بەرقەرارەکە. بزانە ئێوە بۆ تحت ناوە ئەدەبیاتە حیزبی ئەحیانەن ئێژن ئیعدامەکانە دەوڵەتە عێراق، ئیعدامەکانە دەوڵەتە ئێران ئیعدامهایەکی غەڵەت بوون. چۆن ئەم قساکەن؟ چون ئێژن دادێنەوەگە، دەستگاه دادێنەوەگە، محاکماتە غەیرە قانونی نەوگن محاکماتەکە. چۆن قانونی نەوگن؟ چون شرایطە قانونیان نەوگە. شرایطە قانونی چییە؟ دەستگاه داد ئشی بۆ متهم ومدعی شرایط بەرابەر بخڵقێنی. یعنی متهم کە گیریاگە حتا ئەگەر پولی نییە کە مەحامی و وەکیل بگرێ، دەوڵەت مۆزەفە، دەستگاه داد مۆزەفە وەکیلێکی تەسخیری بۆ بگرێت، وەکیلێکی بۆ بگرێت کەماغە بێ وەکیل نەوێت، چون ئەم لە قانون سەر دەرنایرێ، لە بازیە دادگاه سەر دەرنایرێ، نازانێت چی بێژێت، نازانێت چی نەیژێت، چون لە قەواعدە بازی نازانێت. خب یەکێک لە شرایطە مەسە تۆ وەکیلت نییە. یەکێک لە چتانێک کە خەڵک بەحسیەکە مەسە کە دادگاه عەلەنیوێت، یعنی ئاشکار وێت، خەڵک بیوێنێت، بە تایبەتی لە کەیسە سیاسی وە گەورە خەڵک بیوێنێت تا خەڵکیش قەزاوەت کە بزانێ ئەو ئاغا کە گیریاگە متهەمە بە بەرهەمزەنەندەی ئەمنیەتە عمومی، تەجزیە تەڵەب بوون، تێرۆریست بوون، چۆن لە خۆی دفاعەکە. پس یەکێک لە شرایط نابەرابەری ئەوەسە کە حاکمیەت ئیجازە نادا دادگاه عەلەنیوێت و شەفافیەتی بوێت. لذا دادگا لە پشت دەرگای بەستەدا ئاکرێت و تۆ نازانی چه اتفاقی لەم دادگاکەوێ و ئەحیانەن ئەم حکومە سادر ئەکرێ چەنی عادڵانەس چەنی غەیرە عادڵانەس. هەر بەم دەستگاهای فاسد دادەکە مەوجودە. چۆن یەک نەفەر لە سەرزەمینە ئێمە نافەهمێ ئەمەی کە لە ماجرای سەدام حوسێنە اتفاق ئەکەوێ دادگاه نەمایشی و فەرمایشیش نییە، حتا نە نەمایشی نە فەرمایشی، یعنی تەئاتریش نییە، ئەویشە نییە، شانۆیش نییە. چۆن یەک نەفەر ئەمە نافەهمێ؟ دەی تۆ وەختی ئەمتر لە دادگاه نەفەهمی چۆن دەم ئەدەی لە عەداڵەت و
ئەحیانەن لە دموکراسی و ئەحیانەن لە ماف و مرۆڤ و ئەحیان چۆن دەم ئەدەی لەمانە ئەحیانەن بۆیە من پێتانێژم ئێمە لە شرایط زمانی و مەکانی خۆمانان نییەین کەس نازانی واینە ئەسرە حەجەرە بەلەش واینە ئەم دنیا چ شکلیە نافەهمین زمانمان مناسب نییە مەکانمان مناسب نییە بعد ناگەهان ئەدعایشەکەین بەشەرین و یەکسەر قسەیژەکەین و حقوقمان هەست و مافمان هەست و حەقی خۆمانە و قەرەبووکرین و چۆن؟ خۆ ئێمە نافەهمین نابوودی چه شکلیە من تەوزی هەمدا بزانن تەبیعەت یە قدرەتێکی خستکەسە وجودە ئێمە کە نێرینە بۆ تەداوم نەسڵ یەکسری تحریکاتە دەرونی هەست کە ئەلا ڕقمە ئەوەی کە ئیمکانی هەست خۆیشی حەزی پێ نەکات تەبیعەت واداری ئەکات کە بڕوا ئەمەلە جنسی ئەنجام بە مەسەلەن پیاگێک ئەها حیزە چاوی ئەنوارێت و قەیژنێکە ئەوێسێ ئەمە ئەو سەنگ و مەنەسە تەبیعەت خستکێسیە ناوی وجودە ئەم پیاگە بە میزانە وجودێکە هەسی لە نەوع ژنێکە خۆشیتێت کە ئەمە وێتەوە بەرجەستگی هایە بەدەنە ژن تەبیعەت تۆ ئەکێشێ کە بڕۆی لەوێ تۆم بڕژێنی مەسەڵەن ئەگەر سمتە ژنێ زەریفە و تۆ تحریکە جنسیەکە ئەمە تەبیعەتە پاڵ بە تۆ ئەنێژێم سمتە مناسبە جێگەیەکی مناسبە کە تۆ توی تیا بڕژێنی ئەمە تا ئەگرا گشتی تەبیعیە وەژن و مینە بەمە ئاگاهی هەست لەزا مینە ئەوێسێت تو لە بەدەسەڵاتترین نێرترین نێر بگرێت تۆ لە تەبیعەتا تەماشا ئەکەی مینەکان وێسیاگن دوو دانە بەران لە یەکتری ئەدەن سێ بەران لە یەکتری ئەدەن و بەرانەکە ئەسڵە تەنازوعە بەقاس ئەسڵە تەنازوعە بەقای تەبیعی ئەوەی شکستی هاورد دەرئەچێ و مینەکان هەنی بەرانێکن کە سەرەکەوێ خۆ لە مەقولەی دۆنژوانە بەڕەسی ئەکرێ ژنان لە کاتە تۆخمەکە گوزاریە حەز ئەکەن بە پیاەکی دەڕ خصوصیاتە پیاگانەی واتیا دڕە قودرەتمەندە جەزابە جەزابیەتەکەی وا لە ناوە نێریەتیەکەیە تەبیعەتەن ئەم ژنە لە مۆقعی تۆخمە گوزاری حەزەکە بە پیاوە لە حاڵەتە عادیە خۆشی لێ نایێت لەذا تۆ مەقولەیەکت بەناوە دۆنجوانیزم هەست دۆنجوان پیاگێکە وەکو جانی هەرسیرێن لای خۆمان هەرچی ژنە تەبەقاتە ئەشراف و فەهمیدە سەکسی لەگەڵاکە نێرێکی دڕی لاتە خۆ ژنیش ئەم مەکانیزمەی هەست بۆیە ژن ئەوێسێ تابینێت و گەنجۆ ئیستە معیارەکانی گۆڕیاگە لە تەبیعەتا کە دەرەچێت پیای قودرەتمەند چین ئیستە ئیشێ معیارەهای قودرەت بوێنین یەکێ تەبیعی ئەیوێنێ پیایەکی نێری دەنگڕە نێرە ئاڵفاس پیایەکی شان و هەیبەتداری دەزوەشێنە ئەمە نگاهە سەتحیە زاهریە غەریزیە ئیستە ئەبزارەکانی دەسەڵات و نێرە دەسەڵاتدار گۆڕیاگە ئیتر شەڕەمشت و سەرە قۆچان و پەنجە لە پەنجە یەکتری خستن نییە پیاگێک کە ئەتوانێت ئەمنیەت لە سایەیە ئیمکاناتە ماڵیەوە بۆ ژنێک مهەیاکە پیاە قودرەتمەندێکە بۆیە باڵا کورتێکی ناشرینی کەچەڵی سگزل کە ملیۆنێ دۆلاری هەست ئەتوانێت کە نیشکێکی 16 ساڵەی تەرچکی ناسک بخوازیێ معیارە قودرەت گۆڕیاگە ئەم پیاگە یە پلیسێ کەس و یە دەوڵەتێ کەس و زۆرە باز و مەچەکە بازووی نەگەرەکە پوڵ ئیمکانات و ڕەفاهیاتێک کە ئەتوانێت بەم ژنە و بۆ مناڵەکانی دروستی کات کە لە ئایندا بەدەستی تێرەوە تەکسیری ئەکاتۆ بەعسەوی ئەم ژنە سەکس بنێتە اختیارەوە پیاگە وەکو ئاوی خواردن خۆ تا ئێستا دەگرا تێگەین چۆنە پیاگێک کە تەبیعەتەن ئێشێ تحریک پەزیر وێ لە مەقاوڵەوەی کە بتوانێت بڕاتووەکەی بڕژێنێتە جێگەیەک لێم دووە لە شرایطە زندگیە شاریە کە ڕۆژێ دەیان و سەدان سمتە جۆرا و جۆر ئەوێنێ و درزم مەمکە ئەوێنێ و کەژە شۆرت ئەوێنێ و خەتە شۆرتە ژنان ئەوێنێ و ژنەکە دەری ئەخا خانم گیان تۆ ئەگەر نەتگەرەکە تحریک بخەی ئەم سنگ و بەرەوک و مەمک و ئەمانە بۆ دەرەخەی تۆ
تۆ خۆت ئەزانی کە ئەمە تۆ هەم جەلبە تەوەجوهەکەی هەم ئەحساسە شخصیت ئەەکەی هەم ئەحساسە زیندووبوونەکەی و لەمەی کە نگاهە پەنجانێر بە خۆ تۆ بکێشی حەزی پێەکەی بازار ڕەونەقی هەست کابراژی خوا گەرمیە بازار بە خۆ تۆ بۆ لەم بەشەوا تەبیعەت خستە گێسیە بەرد سووە ئەستفادەکەی تۆ بۆ ئەیکەی بزانە هیچ کەسێ ناڕوا یەخە بە کنیشکێکی 18 ساڵە بگرێ لە شارە هەولێر و کرماشان و هەمەدان و تاران و بەغا بێژە دادەگیان تۆ هیچ زەحمەتێکە نەکێشاگە ژنیت هیچ زەحمەتێکە نەکێشاگە جفتێ مەمکەوا پێوە هیچ زەحمەتێکە نەکێشاگە سمتێکی پانە هەس و ڕابەتت لە جنسە ئەمەسە هیچ زەحمەتێکە نەکێشاگە تۆ بوتی ئەم لەشی خۆتە هەڕاجەکەی ئەینێتە اختیارە نەهات بارزانی تۆ بۆ ئەم کاراکەی تۆ بۆ ئەم کارە تۆ یەک کالات هەست و ئەوەسە کە خۆتەی تۆ بۆ ئەمە ئستفادەکەی بۆ خاتریەوەی بە پوڵ بگەی بە مەقام بگەی بە سروەت بگەی بە ئەمنیەت بگەی تۆ بۆ ئەم کاراکەی هیچ کامتانە منتقادە ناکە نایکە ئەڕوا یەخە بە کێگری یەخە بە نێرەکە ئەگری وا معیارە نێربوونی فەرقەکایسەوە تۆ پێی ناگەی پۆلی هەز موقعیەتی هەز ئیقامەتی هەز جێگەی هەز لەوێ دانیشتگە پەسەوێنی ئێمە تعریفێکیشمان لە مەقولەیە سێکس و جنس نییە هیچ بەرابەریەکیشمان مەدەنەزەر نییە فقط ئەم شتانێکن حاکمیت ئەیخاتە زەهنمان تا ئێمە سەدحی ڕووکەش و زمستان حاکم بوێت و ئێمە فاسڵە بگرین لە یەکتری و جامعە لەبین چیت بابێنە سەرە کارکردە دوژمن فکر نەکەن ئەم مەردمە بێسەوادە نانە مەردمە بێسەواد نییە ئەم مەردمە لە ڕەوابەتە ئیجتماعیە تەمامی ئەم شتانەی منێژمی بەکاریەوات مثالتان بۆ لێبەم دوژمن شتە قەشەنگێکە تۆ دوژمنت کە بوێت تەمامە تەوائیف و عەشایر و قەبایلێک تەک یەکتریان متحدەون بەر عەلەیه دوژمن متحدەون و عاملە یەکێک لە عەواملە ئینسجامە تودەیەکی عەزیمی مەردمی دوژمنە تۆ لە ژێرە ناوە دوژمن تەمامە مخالفینە داخڵیە خۆت لەبینەوەیت چون ئەوێت و جاسوس دوژمن نۆکەرە دوژمن ئەمە دوژمنە ئەوە نیە هێوە حەدەمەکە نۆگەرەکتانە قسە بکەنوە مەسعود و جەلەکە و پەکەکە پێدێژێت جاش و کورجی و جاش و ئیطلاعاتی و پاسدارە و خۆشی ئیطلاعاتیە چون ئەو دوژمنی گەرەکە تا دەنگە تۆ داکوتیت تۆ دەسی بۆنەوەی خۆ سەرکوب مخالف بەمە ئیعلامە بەسیجە عمومی بەر عەلەیه دوژمن خەڵکینە دروسە حەلیم فاسدە دروسە گشتی دزە دروسە گشتی شەهوەتیە وەلی سێرکەن تورک دوژمنمانە فارس دوژمنمانە عەرەب دوژمنمانە وش ئەمان خۆن وس قسە مەکەن باوەڕکەن دانەیە کورد کە ناوی بارزانی و تاڵەبانی و پەکەکە و کۆمەڵە و دموکراتوێ تەجاوزیشمان پێ بکە هەر خاسە تەجاوزی کورد خاسەوە کورد ئەمە کارکردە دوژمنە دوژمن فرە مهمە مخالفی پێدەرەکەی هەموو ناتەوانیەکان و فەسادی خۆت ئەخەیتە ملە دوژمن و بە بیانووی دوژمن بەسیجێکی هەمەگانی ئەەکەی و خەڵک لە دەور خۆت کۆکەیت تۆ ئەمە نازانی تا مثالێکە بۆ لێ بە ژنێک شو ئەکاتۆ پیاگەکە دوکانێکی هەسوو پولیشی هەسوو وەزعی خاسە و ئەمانە پاش ماوەی پیاگەکە لە ڕابەتەی جنسیە ژنەکە شەکەتەوێت ژنەکە پیر ئەوێت و مەمکی چەقەوێت و دوو چەقچەکەوێتە ناو چاوانی و مەسەلەن ژنەکە بازیش خاس نازانێ ناتوانێ هەم بە سکس کاورە ڕاگرێ هەم بە ڕەوابەتە ئیجتماعیە کە دروستی ئەکار ڕایگرێ هەم بە مناڵهایە کە تووشە پیاگەکەی کردگە هەم بە ناز و خەمزە و ژنداری و شوداریە کە هیکات ئەم شووە ڕاگرێ بۆ خۆی ناتوانیت نایزانیت وەلی یەک چ دەزانیت ناگەهان جنس جدید تێتە بازاڕۆ کەنیشکە 16 ساڵەی تەرچکە سینە قوتە تێتە بازاڕۆ ئەم پیاگیشە پوڵی هەست ئیمکاناتی هەست چتە چەورێکە وەسە هەنگوین وا تێن دەمی پێوە بنین کەنیشکێکی زەریف وا حەچێکی نییە لە پڕێکا گەرە کەسی بێت و کوڕێ
بەچی بە لە اختیاردانانە لەشی ژنە ئەوێت تۆ شەڕیتەکی شوەکەیە ناتوانێت تەفسیرە ئەمە بکا کە من چیم نەکرد یا چیم ئێشێ بکردایە بۆ ئەو پیاگە وەختی پیاگەکە گەرێکی دەست پێ بکە یان لی بدا یا بڕوە یا مەحەلی نەنێ لە ئەکاتۆ بەرەوکی ئەگرێ ئێژێ دوژمندارن ئێمە دوژمندارین مەکە ئەمە یانی چی گشتتانمتانە دیگە ئەمە ژنەکە بە پیاگەکە گەرەکی سیبێژێ ئەحیانان خەڵکی وە تۆ حەسوودی ئەکا من چتە فرە خاسێکم ژنە فرە زەریفێکم تۆ لە بەرچاوە کەوتکە ئەنا ڕۆمە خیابان 50 دانە پیاگ دەسم بۆ ئەوە حەسرەتم بۆ هەڵەکێشێ فرە پیاگەوە دەور و بەر تۆ تێتە ماڵەکەت لە ئامۆزات و لە پورزات و لە قەوم و خێش و خوەت و تەماعیان وە من هەست و تەماع و تەماشام ئەکەن ماتەڵن ژیانە من و تۆ بشێوێ دەسێوە منا بکێشن دوژمنداری مەکە دوژمنداری ئەوە ئەو معناگەینی وەلێ ژنەکە گشتی ئەمانە نایژێ بێژێ ئەحمە و تەقی و نەقی و ڕێبوار و کارزان و فڵان ومانە گشتیان چاویان واوە من و من سمتە قەشەنگێکم مەسا فکر نەکەی بۆ تۆ عادیە و بووگم و بۆ خەڵکی عادی نییەم ها دوژمندارین پەسە مردمە شتە ئەزانێ چۆن نازانی حکوومەتە هەرێم چۆن بازیانەدا چۆن ئەمە نازانیت چۆن ئەمە نافەهمێت خۆی ئەمانە بەکارتێرێت خۆی ئەم تکنیکانە بەکارتێرێت لە ژیانە ڕۆژانەی خۆیان ژن ئەزانێت تەنیا عاملێک کە ئەتوانێت بسرعەت بێت و شەریکت دەسەڵاتە کەسێکی تر سەکس بۆ لە شێسی لذا لە سەرزەمینە ئێمە ئەوەی پێئێژن پەردەی کچێنی های منە ژنان عاملە نەختۆکردن و بەرزۆکردنە قیمەتە قیمەتی ئەواتە سەرەوە شرایطە معاملە لە هەر جێگەیەکا فەرقەکە لە سەرزەمینە ئێمە پەردە نرخی هەست لە سەرزەمینێکی ترا نیسی خۆ تۆ گەرەکتە لە بازاڕە کوردستان و کوردەوارە کالاکەت و نرخ بگەینی ئێشی چی بکەی ئێشێ زەوابەت و ڕەوابەت بازار ڕعایەتکەی یەک فرێک لە کەنیشکانە ئێمە کە هایمنیان هەست دەلیلی ئەوە نییە سەکسیان نییە ڕۆیایش ناکەن تەحریکیش ناون وە پیاگێک دەلیلی ئەوەسە یا خۆیان یا ژنانە دەوروبەریان کە خۆشک و دایکیان و پوریانوێت ئەزانن کە ئێشێ ئەم کالا بپارێزن ئێشێ بیپارێزن تا نرخ بکە تا پیاگێک قدرەتمەندترین پیاگێک کە ممکنە بۆ ئەمە بێت ئەمە بسێنێت بێ بڕواتە ژێری باری ئەمە ئەو سکسەی واژن ئەیکا مەفعولی نیەتیە ئێرادەیەک کە ئەیکات لەو سکسە نیشان ئەدا کە فعالیەتی واتیە ئەوەی کە تۆ مەجبور ئەکاوە دەوری و بسوڕێتەوە مەجبورت ئەکا تۆ بەها بدەی بابەتی لە ئابڕوتۆ لە شخصیەتۆ لە پوڵتۆ لە سروەتۆ لە ماڵتۆ لە مەچەکتۆ لە لەشتۆ ئەو ژنەسە وا ئێرادەی خۆی بە تۆ تەحمیل کردگە لە ڕێگەی درزمەمکیوە لە ڕێگەی خەمزەیوە لە ڕێگەی لەچە سووریوە قدرەت و دەسەڵات یعنی تەحمیلە ئێرادەی خۆکردن بەوی تر یا بە زۆر ئەیکەی یا بە زۆرە نەرم ئەیکەی تۆ هارد پاورت هەست سەمی هارد پاورت هەست سافت پاورت هەست هارد پاور یعنی لە ئەبزارە زۆر استفادەکەی مشت لەقە چەک ئەسڵحە چەقۆ ئەیخیتە ژێرە من لە کاورا و ئەو کارێکی گەرەکتە پێیەکەی ئەمە هارد پاورە سەمی هارد پاور دەسەڵاتە نیمە سەخت ئەمە سە کە تۆ لە تەتمیع و مجازات استفادەکەی ئەم کارە بکەی هەنوێنە پێدەم ئەم کارە بکەی شەلاقت لێدەم هەڵەبژێری دەسەڵاتە سافت پاور ئەوەسە تۆ چتێ ئەخەیتە ناو زەهنە ئەم مردمە بە ئستدلال و بە زەهنیەت سازی کە فکرەکە شتە قەشەنگێکە ئەمە بکە قەشەنگە و بێ ئەوەی کە خۆی بزانێت ڕەفتارێکەکە کەس کە ئێرادەی تۆ جێبەجێەکە ئەمە سافت پاوەرە خۆ ژن لە سافت پاور استفادەکە و لە سەمی هارد پاور استفادەکە
هەرتکی ئەناسێ تەمامە ئەو ژنانەی وای ئێوە فکرەکەن بێسەوادە لە مەقولەی ناسینە خۆی و لەشی ئۆسای داسانە کەس وەک گەلە کۆمە ئەکەن بە تیمە ژنان گەلە کۆمەکەن ئەمە نەخدەوە بکەنەوە و نایڵن نرخ بشکێ لە بازاڕە نایڵن. خۆ یەکی لەو تکنیکانەی ژن بەکاری ئەوەن لە جامعی ئێمە ئەزانی چیە؟ ژنانە فیمابینە 25 ساڵ تا 35 ساڵ کە شویان نەکردگە و خۆیان ئەزانن خەریکە لە وەختە شوکردنیان لە جامعی ئێمە ئەوزەرێ و ڕەونەقە کاڵایان تێتە خوارۆ ئەمانە ئەڕۆنە مەوزع ئەوەی کە شوکردن شتە کەسیفێکە. ئەیش ژن بۆچی ئێشێ لە ماڵۆ کارکە؟ ئەیش ژن بۆچی ئێشێ خۆراک دروستکە؟ ئەیش شتە گەلێکە ئەم کارە بۆ ئەکەن بۆ ئەیکەن بۆ خاتری کەنیشکانی 16 ساڵ تا 24 ساڵ کە ئەمانە شوو نەکەن چون ئەگەر ئەمانە شوو بکەن بازار ئەوان تەعتی لەوێت. لذا کەنیشکی 16 تا 24 جوتە بوەشێنێ لە ژێرە ناوە فۆمینیزم و گەرەکمە بزانم دنیا چ شکلیە و دنیا چۆنە و گەرەکمە جوانی بکەم و کەی وەختێسی و نایکەم و قینم تێ و من هیچ کارێ ناکەم و من خۆ بەردەنیەم و من ئەمە ناکەم. ئەم ئەحمەقە خۆی لە گەردونی بازاڕەواتە دەرەوە. خاسێ کالاکەی دەزەخوا کاورای 25 ساڵە تا 35 ساڵە وەختی پیاگی انتخابی نامێنێت ئەڕواتە ئیتر انتخابی پەردەی بەکارەتی نامێنێت ئەڕواتە سۆراغەچی ئەولەویەتە دووەم ژنێکی گەرەکە دەستۆمە و متیعوێ و ئەم قەراردادە ئەزدواجە فیمابینە پیاگ و ژنێک بەپارێزیەوە بووی مهموێت. لذا کەنیشکێکی 28 ساڵە 30 ساڵە 34 ساڵە ئەخوازێ کەنیشکە جوانەکەیش وا 22-23 ساڵێسی هەڵە خاتۆ نایەتە ناوە گەردونەیە ئەم بازاڕە ئەزدواجە وا لە دەرەوە بێمەسرفیان کرد. تۆ ئەمانە لە جامعە نافەهمی فکرەکەی مبارزاتە ئینسانی مەوجودە ئەحیانەن لەگرا کەسێکیش ها بە شوێنە حقوق بەشەرۆ ئیستا ئەحیانەن کەسێکیش ها بە شوێنە حقوق بەشەرۆ نەخێوانیە ئەم مردمە گشتی ئەمە فەهمێ. ئیستا بۆ ژنێک نایەت لە تکتیکەکانە ژن بەحسکە لەبەرەوەی بازاڕەکە خراوەکە لەبەرەوەی دەسە خۆیان ڕوئەکە لەبەرەوەی تر خەمزەکەی و غەمزەکەی و درزم مەمکی و شۆرتەکەی وادا ئەکەفێتە خوارە و ئیتر ناتوانێت تحریکە و سیاسەتەکە کاورا فەهمی گەسی وە نایکە لەزا ئەمیق دەسی بۆ ناوە. ئەی ئەچێ لەسرە چی ئەوێسێ لەسرە بەرابەری ژن و پیاک و لەم بەرابەریە عەمەلەن پیاک متەجاوزە و ژن مەفعولە و قوربانیە. ئەمە شتە قەشەنگێکە بۆ ژن. دوو بێمەسئولیەتی ژن بێمەسئولیەتی سەغیرە و زایفەی ڕووتەڕە و مەفعولە و تۆجۆکەی بێدەسەڵاتە و ئیشێ دەسەڵاتی بیپارێزێ یا دەسەڵاتێکە نەقشی خوا و باوکە گرێ وەکو حکوومەت و پۆلیس یا باوک و عەشیرە و براکانی تا بیپارێزن. پس ژن نایەم داستانە بۆ ئێوە بەحسکاوە نایکە ئەسڵەن نایکە بۆتە. دێو کەنیشکە گەوجە وا 22 ساڵەسی کێ فاسدی کردگە پیا فاسدیان کردگە کەڵەگا بەرەڵاز وەلێ لە ئەسڵا ئەوەی کە نایەڵێ ئەم ژنە تەشخیص با چۆن ئستفادە لەندەشێکە ژنانێترن نایەڵێ ژی بڕۆ هەرزی کە بیخە ناوی خیابان و حەق خۆتە و لەزەتی لێبووە و لەزەتی لێبوو فڵان نایژێ ڕۆڵەگیان تو بەم لە شەت ئەتوانی پوڵ ماڵ تەمینە ئایندە تەزمینە ئایندە وە قودرەت بەدەستپێری پێی نایژن. ژن ڕۆڵەوە لە شەخۆتە بیوە خەساریکە بیوە ئستفادەی لێ بکە و لەزەتی لێبوو و ئستفادەی لێ بکە و هەر ڕۆژ ترمە بازاڕە گۆڕێت تاگرا لە یەکتری حاڵیمان بوو. بۆیە تۆ ئەوێنیت 33 ساڵە لە جامعەی ئێمە کەسێک وەختی گەرەکێسی تەر هەردەعوا بکە بەر عەلەیه سەدام حوسێن هیچ دلیلێکی محکەمە پەسەندی نییە نێسی بۆ چون بە ئێوە نایەژن جۆن شناسی چه شکلیە پاک تاوەکردن چه شکلیە پیلانگێڕیە سیستەماتیک چه شکلیە. تۆ ئەمە فێر بووی کەسێک چەقۆیەکی واوە دەسۆ ئیکاتە لەشە کەسێک تەوا بۆ تۆ محرەزە دیت تەوا ئیتر زەحمەتی نەگەرەکە فکری لێ بکەیت و ئیتر زەحمەتی نەگەرەکە فکری لێ بکەیت و تەوا تۆ فەهمیت و ئەمە چی دروسەکە توودەیە عەزیمە ئەحمەق دروسەکە
خۆ بۆیە تۆ هیچ وەخت نافهمی سەدام حوسێن چۆن مجرم بوو. باوەڕ فەرموون تەواوی ئەوانەی کە ئیدعاکەن سەدام حوسێن مجرم بوون بێرمە ئەم دادگا من ئەتوانم پێی ثابت بکەم سەدام حوسێن هیچ جۆرمێکی نەکردبێ پێی ثابت بکەم بە ئستدلالەتەکانە خۆی ها نە بەو جۆرە من دەسی بۆوەم من وەختی سەدام مەحکوومەکە بەزانم چۆن مەحکوومیەکەم. و ئەزانم محکومکردنە سەدام حوسێن پرۆسەسێکی توولانی گەرەکە کە تۆ ئەمیق ورد بچیتە ناوە حەوزەیە هارد پاور، سەمی هارد پاور و سافت پاور و تۆ ئێشەی لەم سێ حەوزە ئەمە تحلیلکەی بەڕەسیکەی. خۆ بابێنە سەر کورد. وەختی کورد بۆ تۆ فرە بەدیهیە یعنی دەمە قۆپان ئەپێکردن، جامانە ئەسەرکردن، زوانە کوردی، هێلکەی کوردی، هەڵپەڕکەی کوردی، بنێشتە کوردی، خواردن و کوردی، دۆیە کوردی، بزن و کوردی. وەختی ئەمانە گشتی بۆ تۆ فرە بەدیهیە تۆ نازانی بۆ خەڵکی قینی تێ لەم کوردە بۆچی شەقینی بێ تەرزە پوششەکەیش دەگەنی کە هێلکەکەی تامی خراوە گەرە کەسی هێلکەیە کارخانە بێرێ بیفرۆشێ بۆچی واسە تۆ نازانی سەدام حوسێن بۆچی ئیشە ڕقی لە کوردوێ نازانی چۆن ڕقی لە کوردە چون فەرمانی لێناوە. تۆ وەختی وا سەتحی ئەنواری پێیان لەزا فکرەکەی هەر کەسێک کە لەم جوغرافیا کە پێیان وتکە کوردستان و تۆ نازانی کێ وت کێسی پێی کوردستان خۆت هیچ نازانی کێ بە تۆی وتکە کورد و فکرەکەی ئەم لە باسەکەی کەیتە بەرە کووردە ئیترەمە کەوا سەڵتە نییە کەوا پانتۆڵ نییە چۆخە و ڕانەک نییە تۆ هیچکام لەمانە نییە ئەمە پێژن لە باس و کوردی جلکە کوردی وەختی ئەمتە پێژن تۆ ناتوانین تەشخیص بکەی کێ کوردە کێ کورد نییە. لە مەسعودە بارزانی کوردە تا تاها یاسین ڕەمەزان، لە مەسعودە بارزانی کوردە تا ئەڵمسەلامە بارزان تا قازی محەممەڵ تا کاورا لە هەڵەبجە کەوتە بەر بۆ مەشیمیایی گشتیشیان کوردن گشتیشیان یەک دوژمنیان هەست دەستێتەوە نییە ئەسڵاوان نییە. تۆ وەختی کارکردە ئەمانە نەزانیت زمستان بەسەر تۆ حاکمەوێ سەرماکە وا لە ئەگرا ئەحمەق بوون نەگرتنە مەسئولیەت ئەحمەقکردن لە مەسیرە حەماقەتا قەرارگرتن لە شەهەواتت ئستفادەکردن بۆ بە دامگا کێشاندنت لە بوغز و حەسادەت و چاوچنووکی و بچووکی و بێئستعدادیت ئستفادەکردن بۆ تەبدیلتکردن بە ئەبزارە تەخریبە خوات تەخریبە تاریخت تەخریبە فەرهەنگت و تەخریبە جامعات. بۆیە مەقولات بسیار پیشی دەست وەختی ئێمە دەستمان مرد بۆ دادگای هەڵەبجە زانیمان کە بەڕەسیکردنە مەقولەیە جۆرم و جنایەتە سیستەماتیک هەڵقەیەکی زەنجیروار لە یەک ڕشتە بەرنامەس کە فرازە هەڵەبجە و ئەنفال دروستەکە. بۆ خاتریەوەی حاکمیەتی دەرنەچێت لە ژێرە ئەم بەرنامەیە سیستەماتیکە مثال ئەو بیانوەی کە ئێوە تێرنی ئینتقامی گرکە لە خەڵکە هەڵەبجە لە ژێر ناوەیە ئەوەی کە ئەم خەڵکە هەڵەبجە خەڵکێکی یاخیەوە فەرمان لە من ناوە. ئەگەر ئەمە تەرحە سوعالە کەس جواوەکەی ئەمەسە خەڵکە هەڵەبجە سوعالەکە لە حکوومەتە بەعس ئەو ڕۆژە کە قەرار بوو تهدیدە حەملە بێت تۆ ئێمەت خەبەردار نەکرد تۆ خۆتت ئامادە نەکرد تۆ لە تەمامە تەوانە نظامی وە سەرزەمینیە خۆت ئستفادەت نەکرد بۆ حەفزە خاکە ئێمە
حفظ پەرچەمە ئێمە و حفظ ئەمنیەتە ئێمە تۆ ئەستفادەت نەکرد لە وەختێکی شاکە ئێمە بە عنوانە مردمانە ئەم کشوەرە قرار بوو مەسئولیەتێ بگرینە ئەستۆ هاتیمە داوای ئەم مەسئولیەتمانە کرد وتمان ئێمە ئەبزارمان گەرەکە کە بتوانین لە خۆمان دفاعکەین و بە تەبەعە ئەمە لە خۆ دفاعکردنە ئێمە یعنی دفاعکردن لە موجودیەتە تۆ بەناو دەوڵەتە عێراق خاکە عێراق و کشوەرە عێراق خەڵکە عێراق هات خەڵکە هەڵەبجە هات داوای ئەسلحەی کرد لە قام مەقامەتی وتی ناتوانین لێنێ بڕۆنە ماڵ بەوە ڕەبتێکی نییە خۆمان نەزانین چیەکەین دوێ تۆ ئالەگرا ئەوێنیت دەسە حکوومەتە عێراق وەسیتەوە تۆ بۆ ئەم مەسئولیەتە نەگرتە ئەستۆ تۆ بۆ نەتگرتە ئەستۆ دەوڵەتە عێراق تۆ بۆ مقاومەتت نەکرد لە بەرامبەر ئەرتەشە ئێرانە دەوڵەتە عێراق تۆ بۆ شەرایەتێکت مهەیا نەکرد خەڵکەکەی خۆت بپارێزیت و ئەمنیەتی ڕابگریت تۆ بۆ خەڵکەکەی خۆت تەحریک ئەەکەی وەسە زانی چی وەسە تۆ کەنیشتێکی 16 ساڵەی بێعەقڵ وا لە دنیا حاڵینەوەگە لە پڕێکا شەرایەتێکی بۆ دروستکەی سێدانە کوڕە ڕوت و دەوروبەری و بسوڕێنەوە بعد تۆ بێ کەنیشکەکە بگەی محاکمەی بکەی بێژی تۆ ئینسانە کەسیفێکی ئەحیانەن سەکسی شەکردەگە دێت تۆ کەنیشتە بەردا و جێگەی نەو نانی نەو کەسێکی نەو بیپارێزێت کەسێکی نەو نەسیحەتی بکاوە ئەقلی پێبات بتوانێت خۆی بپارێزێت ناگەهان سێدانە کوڕە زەریفە باڵا بەرزە شیرینە ڕوتە خسە بەردەمیەوە ساعتی مقاومەتی کرد و کردی سێ کردی چوار کردی 5 مەشیە بڕایە تەسلیمیان وایە تا بمێنێتەوە تۆ لە کامە محکەمەی دنیا ئەم کەنیشکە مەحکوومەکەی لە کامە محکەمەی دنیا خۆ پس ئەم دیبەیتانە بسیار واجبن تا بە تۆ بە وردی گوێ بگری و بزانی وەختێ تۆ بە کەسێ وتت خائن و لە خوێندنەوەی خیانەتەکەیە و جانی و جنایەتکار دەست برد لە سۆبح تلوعە و خۆرحەڵاتە تاریخ معاسرە غەربۆ پرۆژەکانت گشتی بەڕەسی کرد تۆ ئەگەر نەزانی لە دەریانە جەنگە ساردا سیستەمێک ئەرتشە ئامریکا و ڕووسیە دروستی ئەەکەن بۆ دانە ئادرس بە دەستە و گروپە نظامیەکانە خۆیان کە بە سەتەلایت و قەمەرسەناعی ئەیکەن تۆ نافەهمیت GPS مۆبایل لەکوێ هاتکە تۆ ئەگەر نەفەهمی هەواپەیمای شناسایی مەوجودە و عەدەسی هایە بەکارەوە کە عەکس بگرێت و ئەم عەکسە مخابرەکە هەر لە ئاسمانگە و مخابرێکە نافەهمی سیستەمە دیجیتاڵی لەکوێتێت ئەمانە بیر لەوە ئەکەنەوە بەجێ ئەوەی کە هەواپەیمایە بچێت و عەکس بگرێت و عەکسەکە لەسەر فیلماوێت و فیلمەکە بێت و ئەمانە بیوەن زهوری بدەن هەر لەوێ هەواپەیماکە کە عەکس ئەگرێ بتوانێت مخابرەیکە هەر لەوێ کە ئیگرێت دە دەقیقە مخابرەیکە ئەمە منتهی بەوەی کە ئەمانە انقلابە دیجیتاڵیش ئەکەن هەر لە ئەرتەشە چه کامێراکەی چه ئینتەرنەتەکەی کە شەبەکەیەکی مەخفیە لە دروستکردنە پەیوەندی و هەناردنە ئیتلاعات و بایگانیکردن و زەخیرەکردن و خۆ تۆ وەختی ئەمە نەفەهمی فکرەکەی ئێمە لە ئاسمان و هەروە لە خۆی داکەوتکە و ئەتفاقەن قێزەبوونترین دیاردە کە تۆ قینت لێسە کە شەڕی ناوە ئەمەی دروستکردەوە لە دەستتوە تۆ چۆن ناتوانانی بڕۆی بەڕەسی بکە ئەم جنایەتە کە بەر عەلەیهی کورد ئەکرێت دەرئەسەر یە تاریخی خەلیکە تێتە بەرەوە ئەمانەی کە دنیا ئیدارە ئەکەن یەکسری تەجروبیاتیان هەست کە تۆ قیاس دروستەکەی و پیاتی ئەپەڕی و تۆ ئەفەهمی وەختی جۆرمێ گەرەکتە بەر عەلەیهی مەردمێک و جامعەی بەڕەسیکەی ئشی لە ئەبعادە مختلف و بەڕەسیکەی لە ڕەوانشناسی و بەڕەسیکەی لە جوغرافی و بەڕەسیکەی لە ژئۆپۆلیتیک و بەڕەسیکەی لە سیاسەت و بەڕەسیکەی لە حقوق و بەڕەسیکەی لە فەلسەفەی ئەخلاق و بەڕەسیکەی ئشی لە تەمام ئەم زەوایە بەڕەسیکەی بزانی چی ئەتوانێت لە 4 ساعەتا هەڵەبجە بخۆڵقێنی چی ولی تۆ یەکسرە معادڵەکە حەلەکەی سەدام حوسێن قینیا هات لە مردم و کردو ئێمە مانزانی زۆر تووڕە یەکسرە بۆ بکینی شیمیاییمان لێدا نەوانی ئەمە جوابەکە نییە ئاغەیان دەوڵەتە ئەڵمانی شایەنێت وەڵا هیتلێر زۆر تووڕە بۆیە وایە کردە
لە دادگای نۆرنبرگە ئەوەڵین کارێکە کردیان وتیان ئەمانەی سەرانە ئەرتەشە نازی بێسەواد و سایکۆپەدن. تماشایان کرد ئەکسەریەتیان مەدارەکە دانشگایە تا سەدحی پیشدیان هەست. سەران ئەرتەشە ئەڵمان ڕەوانکاوان و ڕەوانشناسانە دنیایان هاورد بەڕەسیان کرد دیان فقط یەک نەفەریان پەرێشانی ڕۆح و ڕەوانی هەست کە خودە نازیەکان ێژن ئەو کاورای شێتە. ئینسان شێتی خەتەرناکێکە مابەقی کاملن عادی، نە سایکۆپەدن نە کاولن، هیچ سیار ئینسانهایەکی عادی. ئەو وەختە سوئالیان کرد چه شەرایەتی دروست ئەوێ کە لە ئینسانێکی عادی جنایەتکارە دروستەکە کە فکر ناکات جنایەتەکە. ئەم سوئال هاتە بەرەو چۆنە ئێمە فکرەکەین مەقولەی جۆرم هەر بەم ڕاحەتی هەسە سەدام حوسێن پیاوی تووڕێیەکە و پیاو کوژە و پدەر سوختەس و ئەمان کوژێت و تەواو بچوو پەیکاری. کێ وەختی ئەم مەقولە سادە ئەکاتۆ نەف ئەوە لەم سادەگیە؟ کێ نەف ئەوە؟ تەبیعەتەن جەریانێکی ئینقلابی کە گەرەکیسی مەردمێکی بتەوی ئینقلابی دروستکا کە ئەم مەردمە بتەوە ئینقلابیە نیروی ئەوەن ئێشێم کارە نەکا. تەبیعەتەن ئەوە ئێشێ نەیکات. ئەی چۆن کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی و یەکێتی بەرخەلافە ئەمە ئەمەڵەکەن؟ کێ مەردمەکە سەتهەیەکە؟ کێ مەردمەکە بێ عەقڵەکە؟ کێ مەردمەکە لە زەمان و مەکان و دوورەکاتەوە؟ کێ مەردمەکە تەبدیلەکە بە توودەی گۆشتی؟ تۆ لە ناوت جامعەی ئێمە هەنووز ئەلا ڕەخمە ئەم تریبوونە وا لەشفرۆش و فاحشە و سلیبریتی و مەمگزل و سمتزل هەست، چوار نەفەر دانانیشێ بەحسێکی چڕوپڕ لەسەر مەقولەیە سەکس بکات لە نگاه ژن و لە نگاه پیاوە و لە نگاه قدرەت و بەڕەسیکە. بۆ چوار نەفەر بەڕەسی ناکە؟ ئێمە خۆمان سادە، مردمە ئێمە نافەهمێ، مردمە ئێمە خازە فەهمێ وەلێ نەیگەرەکە بڕواتە ناوی، چون ئەگەر بڕواتە ناوی دەسە خۆیشی ڕوو ئەوێ، مشارەکەتە خۆیشی لە جنایەتە ڕواوێت و نەیگەرەکە مەسئولیەتە بگرێ. گەرەکی خۆی کەڕکە خۆی بکاتە قوربانی، یانم های من شراکەتم تیانیە. بۆیە نایەتە ناوە تریبوونە ئێمە. تریبوونە ئێمە پێی نیشانەدا کە ئەو شراکەتی هەست. هەروە کە هانە ئارەنت مشەخەسی کرد سەرانە یەهود و ساختارەکانی یەهود هاوکار ئەرتەشە نازی بوون، چون یەکێک لەو دەستەبەندیانەی کە خەڵکەکانی لە گێتۆ سازماندەهیە کرد پۆلیسی یەهودی بوو. هەمان جەوامع یەهودی بوو کە قەبلەن خەتەنە سوورانیان ئەکرد و ئەغد و ئیزدواج و تەلاقیان ئەکرد لە یەهودیەتە، مەراسمیان ئەگێڕا و زەکات و سەرفترەی یەهودیان ئەگرت لە خەڵکی. هەر ئەوانە لێو دووە ئاڵمان بەڕەسمیەتی ناسین و مەسئولیەتی دا کە انتخاب بکەن کێها بەهنێرێن بۆ ئوردوگای کارە ئیجباری و ئەوان انتخابیانە کرد. هەمان سیستم و هانە ئارەنت ئەمەی دەرخست. و خودە یەهودیان پێیان وت فاحشە و لەشفرۆش و پدەر سوختە و کڵاوبەردار و حملەیان کردە هانە ئارەنت. وەلێ هانە ئارەنت مشارەکەتی یەهودیانی تەکە نازیەکانە بەرمەڵا کرد و ساختارەکانی یەهودی. ئیستا مەردمە نەیگەرەکە بێتە ئەم دادگا، چون مشارەکەتە خۆی لە جنایەتە بەرعەلەیهی خۆیان دەرەخە. چۆن تۆ فکرەکەی ئەم خەڵکە ئەقڵی ناگا؟ پس ئەم خەڵکە ئەقڵی ئەگا ورد و ناوێت و چون حاڵی خراوەوێ. یاڵەتە متحدەی ئەمریکا ناوێ بڕواتە بنە ئەم داستان نازانی چۆن چی لە دەست ئەدا؟ دەوڵەت ملت لە دەسەدا، ساختارە نەزمە بینولمەلەلیە دەوڵەت ملت لە دەست ئەدا، قەوانینە پوچە بینولمەلەلیەکەی دەرئەکەوێ، شعارهای پوش و بەتاڵ و ئەحمەقانەی خۆی دەرئەکەوێ. بۆیە ناڕواتە شوێنیە، ناڕواتە شوێنیە، ناوێ لە بنەڕەتەوە دەسی بۆ بۆی. بۆیە ئەو سەتهەیە کاتۆ بۆ تۆ و تۆش چون خۆشت تێ لەم جنایەتە مشارەکەت بکەی ئەو ئەکەی بە مەرجع خوات. بۆچی سەکسە ژنان ئەسلحەیەکی مەمنوعە نییە؟ بۆ سەکسە ژنان عاملە ئینحرافە، عاملە نفوزە، جاسوسیە، بە خەتەرخستنە جامعەس. سەرانە یەک مەملەکەت بەدانەیە کە نیشکە زەریفە نفوزی بەڕاحەتی ئەخەڵەتێن. بۆ ئەمە قدرەت نییە
وأما سوء استفادة لقدرة نییە. بەکامە نیەتە سیاسیوە لە پشتە شعارهای بەرابەری و ئینسانیەت تۆ ئەکەویتە ناوە ئەم بازیە. بۆیە لە جامعەی ئێمە هەرچی شتە پێکەنیندارە، بەتایبەتی لە جامعەی جەهانی شەرواسە مەقولەیە بەرابەری و عیداڵەت و ماف و ئەحیانەن حقوق و ئەحیانەن پێناسەکردنە قوربانی و گشتی تۆڕەهات و چرت و پرتە مطلقە، وەلێ لە مردمێکی سەتحی بێسەوادی شەهوەت گەورە کریاگە و مشارەکەتە لە جرم و تەخریبە خۆیە ئەمانە ئەخوا قەشەنگە بەگە لە کۆمەی حماقەت و فساد و شەهوەت و قەشەنگە گشتی حەزی پێیەکە. ئیستە تۆ ئەفەهمید بۆچی گشتی خۆی کردگەس و کەڕ لە ماجرای هەڵەبجەگەرێکی خولاسەی بکاتۆ لە کوشتنە 5,000 نەفەرە بەم ڕاحەتی وە تەواویکە وە بڕۆ پەیکاری. کێش ئەم کارێک کرد؟ سەدام حوسێن تەواو بوو چوو پەیکاری. خوا حافیزتانوێ عەلی شیمیایی و سەدام حوسێن و چوو پەیکاری. بۆ مردمە ئێمە ناتوانێ بێژێت چۆن یەکێتی چۆن پارتی خائینە، ناتوانێ بێژێتی. سیویەکی ئاب جاشەکانی 66 سیویەکی ئاب پارە ئەدزن کۆمپانیان هەست سەکسەکەن پارە ئەدزن لەگەڵ ئافرەتان داوەشی. تۆ چۆن نازانی نەهادە یەکێتی نیشتمانی نەهادە پارتە دموکرات چۆن دروست ئەکرێ، بۆ دروست ئەکرێ، هەدەفی چیە؟ ئەحیانەن تۆ خەریکی ئەحیانەن ئێژی ئەمانە نەهادهایەکی شۆڕشگیر بگن و ئەحیانەن عیددەی ئەفرادە فاسد بەسەری وەدانیشتگە. دێکاورای جواوە داتۆژی حەزب مەگە حەزبە من نییە، مەگە خۆم دامنن یاگە کناراوە خۆمەوە تۆ چی؟ مەگەر خانمە ئەنگلا مەرکەل ئیستە لە ئاڵمانە یەکێ لە مۆدێڕنتەرین دموکراسیەکانە دنیا 20 ساڵ نییە حاکمە، زیاتر لە 20 ساڵە حاکمە و نەگۆڕیاگە. بۆ شکڵە حکوومەتە ئاڵمان پارلەمانیە، بەر ئەساسە کەس بە ئاراست لە پارلەمانە، هەرو جۆرەی کە حکوومەتە هەرێمێکە دەی تۆ بۆ یەخە بە پارتیەک بی. مەی لە خۆیسی مەسعود بارزانی کناراوە خۆیسی ڕێی پێ تێرێ دانیشێ بەسەریە، بۆ ناتوانانی یەخە بە مەرکل بگری؟ ها بە مەرکل جواو دەداتۆ دیتە ئەمانە هیچ کامیان ئەو ئەیبەنیەن کە تۆ بیگری و تۆ دەسە بەتاڵە لە بەیانکردنە جنایەتە بنە ماڵی بارزانیە، دەسە بەتاڵە و خۆتیش مشارەکەتە سەر لەو جنایەتە. چی تێریت مەترحیەکەی کە ئەنەهوو یانم های تۆ فرە واردیشی و ئەحیانەن زێنگیشی و ئەحیانەن جامعەت هەست. وەڵا ڕەوابەتە جنسیە نیهاد بارزانیمان تەکە فاحشەیەکە دەرخستکە ئافرین باری خەڵا فرەفرشتە قەشەنگێکە کەشف کرد بڕۆ ئیسە دەستوە دەست بیگەڕێنە. بەم ئەساسە خانەوادەی بارزانی مەحکومە، مێبازەکەی بنەماڵەی بازانی، ئەی مێبازەکەی تایفە ئێوە کێس خۆتی. ئەمە کەی ئیرادە، ئەمە کەی مەحکەمەز، ئەمە کەی بەحسە ملەتێکردنە، ئەمە کەی فعالیەتە سیاسیە، ئەمە کەی فعالیەتە مبارزاتیە. بۆ ئێوە ناتوانن دەست بۆن بۆ سەرەکەی بۆ بنەکەی، بۆ لە بنۆ ناتوانن لێ بکۆڵنەوە، بێسەوادن، تەمبەڵن، شەهوەت پەرەستن، شەریکە لە جورمن. چین؟ ئیشە بڕۆی ئەمە جواو بەیتۆ. ئیستە سوعالە گەورە دوای دادگاهە قیامەتیانە هەڵەبجە ئەمەسە ڕوو لە تەمام ئەوانەی کە بەناوە پێغەمبەرانە جەدیدۆ ڕۆژنامە نگار و ڕیشسەفید و پیرە جەدید و ئوستادە دانشگا و پسپۆڕ و نەهادهای حکوومەتی و دانشگا و زانکۆ و محقق و نووسەر و فعالە سیاسی و فعالە حوزەی مەدەنیشە سوعالکەی تۆ بۆ لە بەڕەسیکردنە مەقولەیە جنایەتە سەدام حوسێنە دوو قسە نییە بیکەی؟ بووگە تۆ دوو قسە نەوێ بیکەی؟ چۆن ناتوانی بەڕەسیکەی ڕژیمە سەدام حوسێن خەریکە چیەکە؟ چون ئەو وەختە تۆ ئێشە بڕۆیتە سەر مەقولەیە دەوڵەت ملەت چۆن بە وجود تێت؟ سیستەمە کۆرپۆرێشنی چۆن حاکمەوێ بە جامعەیەکە؟ سوڵتە چۆن مەعنا پێیەکە؟ ڕامکردنە ئینسانەکان و دەستەمۆکردنیان چه سوودێکی هەست؟ بۆ کێ سوودی هەست؟
دەسەڵاتکردن ئینسانەکان چ شکلیە تا یەک دەسەڵات معنایی بێت و ئەویش دەسەڵاتێکی ئینتزاعیە کە لە ڕێگەی قانون و ساختارەکان و نەهادەکان و مؤسساتێک ئاسی معنا پێیا ئاکات. ئەتۆ ناوێ بڕۆی چون ئەساسی ئەم جەهانە ئەشێوێنی ئەساسە ئەم فەسادە ئەشێوێت ناوێت دەسی بۆ بووی ئیشە سەتحیۆ بکەیتەوە سەتحیۆ بکەیتەوە سەتحیۆ بکەیتەوە لەذا تۆ بەرعەلەیه جنایەتە سەدام حوسێن حەجێکە نییە بێژیتی چون تۆ ئیستە بەرجەستەی سەدام حوسێنەکەی تۆ لە ساڵی 63 کە دەسی بۆ ئەوەی هەڵەبجە قەهرەمان بوو هەڵەبجە شۆڕشگیر بوو خەڵکی هەڵەبجە قیەمیان هەبوو خەڵکی هەڵەبجە پاڵوان بوو تۆ لەگرا کە ئەم قسانە ئەەکەی نیشان ئەدا دەوڵەتە عێراق تەکە هەڵەبجە مشکڵی هەست دەوڵەتە عێراق هەسی چی بوو عەبدولکەریم قاسم بووی عەبدولسەلام عارف بووی حەسەن البەکر بووی و تەمامی ئەوانەیە کە ئێوەی ناسن و من نایناسم گشتیان بوویان ئەچۆن تۆ فقە سەدام حوسێنە گرتگە پس لەگرا یە سیستەمێ مەوجودە کە ئەم ئەفرادە ئەوە ئەم سیستەمە قینی تێ لە هەڵەبجە سوال ئەی بۆ لە 2003 هەڵەخەنەوە بە دیارە ئەم سیستەمە بۆ خۆتان چووبن ئەم سیستەمتانە هاوردەگەسەوە بۆ ئیستا خەڵکی هەڵەبجە لە ژێرت دەسە هەرم سیستەمە داوا ئەکا بێتەوە مەحافزە پس درۆ ئەەکەی لەم قسە تۆ خەریکی درۆ ئەەکەی و متەناقص خەریکی قسە ئەەکەی چۆن سیستەمە عێراق دوژمنە تۆز و خۆت دای ئەنی تۆ ئەمە چی بوو هیچ کەس لەم عێراقە دۆسۆ کورد نەبوو کوڕە پێغەمەر نەبوو نە هادی عامری نە نووری مالکی نە سەدام حوسێن ئەمە چی بوو تۆ شوێن و پێغەمەرە ئاگەڕێی باوکە ئاگەڕێی ئەحیانەن و شوێنە کیە ئاگەڕێی بۆ ئەم مردمە ئەوەنە نەزۆکە تۆ تاوانە گەورەی بۆ دەرەخی ئەوە چێت و ئەچەسپێ ئەچەسپێ و ڕابەتەی جنسیە نەهادە بارزانی تەکە ژنێکە تو ئەم جنایەتە گەورەی بۆ دەرەخی ئەحیانەن تێتە سەرە شاربازی و قیرەتە شاری و ئەحیانەن دانەیەکی تۆهینیشی و هەڵەبجە کردگە بابە تۆهین ئەمەسە بە هەڵەبجە تۆ ئەسەن نافەهمی هەڵەبجە لەکوێوە دەسی پێکرد و ئەبعادی چێ شەکڵیە لەکوێوە دەسی پێکرد نەسادە خولاسەی کەرەوە 5,000 2,000 لاشە کەوتکە بیکەوە 5 بیکەیتەوە 5 فرە مهمە عکسێکیش بگرە لە عومەرە خاوەر سمبولی بێت ئیستا بڕۆ کۆمەڵی قوربانیانی بۆ دروستکە ئەوە 10 نەفەری مردگە ڕئیسە کۆمەڵی قوربانیانە ئەوە 12 نەفەری مردگە ڕئیسە قوربانیانە دیتە چ قەشەنگە تەواو کارتان هەڵکرد باریکەڵڵا ئافرین بۆیە تو تەشخیص نادەی دادگای سەدام حوسێن ئەوەڵەن دادگاه نییە بیدادگاهە بە تەمام انتقاداتێک کە خۆت بە سیستەمە سەدام حوسێن هەست سەدام حوسێن مشیان لەوێ منتەقل وایە بە ئێوە کەم دادگا شرایەتی عادڵانە نییە عداڵەتی لەگرا حاکم نییە تەرحە دەعوایە بەرعەلەیه من نەکریاگە مەلەفێ بەرعەلەیه من دانەنریاگە چون ئەگەر مەلەفە سەدام حوسێن بێرن ئەو جارەوێنین سەدام حوسێن مەئمورە کە لە ئەم سەرزەمینە بێ قەوارە قەوارەیەک بەناوە کۆمپانیە عێراق دەربێرێت مەئمورە کێ مەئموری کردگە ئەربابەکانی کێن هەر ئەوانە ئەمڕۆ هاتکن گرتگنیان ئەم جنایەتە کێ کردی بەرعەلەیه ئەم سەرزەمینە کۆرپۆرێشنە بەناوە عێراق ئەم جنایەتی کردگە لذا ئیشی هەڵوەشێتەوە دێ هەڵناوەشێتەوە لە ساڵە 2003 دانریاگە چۆن نەکری قسەی وا بکەی ئەی کێ نەفت بفرۆشێ و پارە تۆزی عکات و سوارە مە لە ئەم مردمە بوێت و کێ بیکە ئەمەسە کە جامعەیە مەوجود نییە هیچ کەسیش نە حەقی گەرەکە نە حەقیقەتی گەرەکە نە لە جنایەت ئەکۆڵێت و نەها بە شوێنە ئینسان بوونە گشت کەسێ وەکو کاوەڕدەمی کردگەس و ئاڵە بخەیتە بەردەمی ئەحیانەن بیخوا وەلێ پیا خاسەی شوێت و وەلێ ئەحیانەن ژیری شوێت و وەلێ ئەحیانەن یەکسری افتخاراتی بوێت کە بە یەک نەتائیجێک بگات و یەکسری سەمەراتی پێ بدات
مشاركت مكن لأحمق كردنا خوتانا ايوه سور ازانن حق چيه سور ازانن بو خوتانا قوجينن بو ليدورا وكان اكونو بو تكيارو بروناونو اما او سؤالانا سيشي لخوتاني بكن دادگاه حلبجه يك سؤال قورا خاطر بردمتان چون ئێمە ئەتوانین جۆرم بناسین و سعیەکەین لە گۆشەی جۆرا و جۆر و جۆن پێناسەکەین ئێوە کەم جۆرم شناسن حقوقدانن حکوومەتن دەستگای دادتان هەست زانکۆ و دانشگاتان هەست ئوستادە تاریختان هەست ئوستادە فەلسەفەی سیاسیتان هەست چۆن نەتانتوانی بەڕەسیکەن ئادەی پیاگن یەک کتێو بێرن لە جنایەتە سەدام حوسێن و دەوڵەتی عێراق یەک کتێو بێرن ئادەی بزانم هەستان دە ئێوە چکارە وگن کەڵەگان لەوە ڕیگن فقط چۆن نێستان ئێوە کە ئۆپۆزیسیۆنە مەسەڵان حکوومەتە هەرێمن ئادەی بێرن بەڕەسیکەن سوحا سەرانە پارتی و یەکێتیتان گرت چه ئەقامەیە داوایە بەر عەلەیهیانەکەن لە دادگا ئێژن ئێوە پوڵتان دزی ئێژن ئێوە سەکستان کرد نە ئەتوانی سابتی بکەی نە هیچ کام لەمانە ئەچێتە خانەی جەرائیمە سەنگین هەر ئینسانێ ئازادە هەر جۆری کە مەیلی هەست لە لەشە خۆی ئیستفادەکە مەگەر ئەمە نییە مەگە ئەمە لیبرالیزم نییە ها دەی ژنێ ڕازی پیاگی ڕازی تۆ و تۆ چی بڕۆیتە سەرەوەی کە ئەمە ئەستفادەی کرد دەی بۆش مشارەکەتەکەی لە دەوڵەتەکەیە بۆ دەنگی پێ ئەدەی بۆ ماساوی بۆ ئەەکەی بۆ ماساوکردن خراوە بۆ مەسینە هەڵگرتن خراوە چون تۆ مەسینە هەڵگر و ماساوچی و کڵاوبەرداری بەم کارەی کە ئەیکەی وەکو ئەو کەنیشکەی وا مەمکە قوتە قەشەنگێکی هەست ئەڕۆی ڕەن تێ بۆ خۆ دەگری شۆرت کاتێ لێ ئەدەی قەڵبڕی یەکەی تەوەجۆ ئەفەرموون پس ئێوە ئیستا ئیشێ سوعالێ لە خۆتان کەن ئێمە بۆ تواناییمان نییە بەر عەلەیهە کەسێک کە لە بەرامبەریان مەوزەع ئەگرین دەلائلە ئەقامەیە جۆرممان مەترەحکەین ئیستا ئەزانن بۆ تریبوونە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تریبوونە خەتەرناکێکەوە ئیگنۆرەکرێ هەم لە تەرەف مردم و هەم لە تەرەف حاکمیەتەوە چون ئێمە وەکو ئێوە نانوارین ئێوە حەز ئەکەن بە ماجەرای جنسیە نەهات بارزانی ولی ئێمە لە ماجەرای نەهات بارزانێ نایە و مهمیشی نازانین و بڵاویشی ناکەینەوە و ئەسڵم بەحسە مەعامڵاتە جنسی فیمابەی نامانمانە نەکردگە دەستیشمان بۆ فەسادە ماڵی هیچ وەخت نەوەردەگە ئەدزێ نادزێ کۆمپانی هەست کۆمپانی نییە دزە پارەز پولەکە دزەکە پارەکە پولەکە ئەسڵ ئەوە نەوگە ولی ئێمە سوحات دادگا تەشکیل بین ئەوەنە مەلەف ڕوو بکەین لە بنەماڵەی بارزانی و لە بنەماڵی یەکێتی تا هەر کامیان 100 جار ئێعدام نەسیبیان بوێت تا تۆ بفەهمی ئقامەی جۆرمکردن یعنی چی مشارەکەتە سیستەماتیک لە داپۆساندن و نابودی ئینسانەکان و جینۆساید یعنی چی چۆن تۆ ئەقڵە بەمانە ناگاوەری ئەدعاتی فرە عاقڵی و فرەژیری و چۆن سەرکە دولار وارە گیرفان تا و تەواو ڕاوەتە فاسد ئەناسیت و هەرچی برەندە دنیاس ئەیناسی وەلێ لەم زەمینە تەواو بێسەوادی چۆن وایتە ئینسان حەیرەت ئەکا لە گەلە کۆمەیە کە بەر عەلەیهە ئینسانیەت و کوردیەت کریاگە ئێستا ئێوە ئەفەهمن بۆچی ئەمانە لە سەتە سۆشیال میدیا جێبەجێوێ ئەمە ئازادیە ڕابەتەی جنسی بارزانیەکانمان دەرخست کورە ئەوە خۆی بۆتی دەرەخا خۆی دەسە تۆ توهی ئەکا تا تۆ نەفەهمی چۆن بڕۆی تەعقیبە جۆرم بکەی بڕۆی بژیرەوە ڕابەتەی جنسی بەرقەرارەکە نەحیانن خۆی واوە تۆ ئەکا خۆی حەز بەم قسە ئەکا خۆی بڵاوەی پێ ئەدات ئەمە نظامە سوڵتەی جەهانیە خۆی ئەم توڕە هاتە بۆ تۆ دروست ئەکا
خۆی تۆ فێرە ئەمەکە تۆ حتا ئەمیشتە نەفەهمیگە. جامعەیە مردوو و زمستانە جامعە، یعنی ئەمەی کە تۆ ئێمڕۆ وایتە ناویە. بێمەسئولیەتی، توهیبوونە لە ئینسان، نەبوونە شەخسیەت، بێمەعنابوونەوەی زمان، بێمەعنابوونەوەی مەفاهیم، نەمانە قیەم و سەنگومەن، نەمانە ئەخلاق، نەمانە عاملە یەکگرتووئی و نەزم و چەرخە جامعەیەک. ئەوەسە زمستان حاڵیتان بوو. و دادگاهە قیامەتیانە حەڵەبجە گەرە کەسی ئەمە بگەڕێنێتەوە، دایڕژێنێتەوە، سەنگومەنەکە باتە دەسمان کە تۆ بڕۆی فکری لێ بکەیتەوە، بیری لێ بکەیتەوە، ئەوەنە سەتحی نەویت. لای ئێوە خۆش.